ئەوکاتتان باش بەڕێزان، وادارم هەموولایەک تەندروست و سەلامەت بن. خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە لە زنجیرەی وێبینارەکانی هەفتانەی شەوانی شەمە. وەک دەبینن ئەوە وێبیناری ژمارە 99ە. تایبەتمان کردووە بە بابەتێکی زۆر گرنگ و هەنووکەیی کە هەم کۆمەلگا و هەم ناوەندەکانی خوێندنیشی گرتوتەوە، ئەویش بابەتی مادەی هۆشبەرە. بۆیە بەڕای ئێمە تیشی خستە سەر زیان و مەترسیەکانی و هەروەها چۆنیەتی بەرەنگاربوونەوەیان ئەرکی هەموو لایەکمانە بۆ ئەوەی بەرچاوڕوونی بدەینە خەڵکو و بەرچاوڕوونی بدەینە تەنانەت ڕۆڵەکانیشمان لەبارەی زیان و مەترسیەکانی و چۆنیەتی بەرەنگاربوونەوە. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلەس چاڵەکیەکانی لە 3 تەوەردا کۆکردەوەتەوە، ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. بەڵام جگە لەو وێبینارەی هەفتانەی کە شەوانی شەمە بەڕێوە دەچێت، ئەکادیمیا چەند کتێبێکی بڵاو کردوەوە تا ئێستا کە ئەوانە بەرجی کتێبەکانن. وانەکانی ژیان، بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا، 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە. پۆلەکەت بەرەواش بکەوە، پۆلەکەت بەرەواش بکەوە. ئێستاوە چاپی دووەمی لە ژێر چاپدایە بە کتێبی دەنجیش بەردەستن. دەتوانن لە کتێبخانەکانی تەفسیر و باڵدار و ئەوانەی کە بەرهەمەکانی دەستگای فام بە سوپاسەوە بڵاو کردێتەوە و دەست دەکەوێت، ئەو کتێبانە لەوێندەریش دەست دەکەون. جگە لەو کتێبانە ئەکادیمیا فەرهەنگێکی ئەلکترۆنیشی هەیە کە فەرهەنگی زار بۆ بە شێوەی ئەلکترۆنیە. فەرهەنگەکە ئینگلیزی کوردیە لە ئێستادا، بەڵام کاری تێدا دەکرێت بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS دامەزراوە بە خۆڕاییە. ئێوەی بەڕێزش دەتوانن هەم داونلۆدی بکەن، هەم سوودی لێ بین، سوودیش بکەێنن بەوەی کە زۆر بە ئاسانی دەتوانن فیدباک بنێرن لەسەر هەر وشەیە کە ئەگەر پێتان وایە کەم و کورتیە یان هەڵەیەکی تێدایە. هەروەها دەشتوانن وشەی نوێ ئەگەر لە دوای گەڕان و تێیدا نەبوو بۆمان بنێرن بۆ ئەوەی بە فلتەری ئەو لیژنە بەڕێزەدا بڕوە کە سەرپەرشتی دەکەن. فەرهەنگێکی تابڵی چاکە، چونکە لە زمانی یەکەمەوە وەرگیراوە، لە زمانی دایکەوە کە ئینگلیزیە، و بنەماکەی فەرهەنگی لۆنگمانی بەناوبانگە. لە داهاتووشدا کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی زۆربەی هەرە زۆری شێوەزارەکان بگرێتەوە. جگە لە ڕستەی زۆر بۆ زیاد کراوە، ئەروە هەندێک شوێن وێنەی تێدایە، هەندێک پاشکۆی زۆر باشی تێدایە، ئەوانەی کە هەست بە زانیاری زیاتر دەکەن. جگەلەوە ئەکادیمیا چەند خولێکی هەیە کە هەندێکیان تۆمارکراون، هەندێکیان ئۆنلاینن، هەندێکیان ڕووبەڕوون. 2 خولی تۆمارکراومان هەیە ئامادە، پێشتر کراوە بەڵام هەمووی تۆمار کراوە. ئێستا ئەوە هەر کەسێک دەوێت بەدەستی بێنێت دەکرێت لەژێی ئەو ژمارەوە پەیوەندی بە ئەکادیمیاوە بکە. خولێکیان تایبەتە بە بنەماکانی نووسینی توێژینەوەی زانستی کە 6 ڕۆژە هەمووی تۆمار کراوە بە ئامادەیە بۆ هەر کەسێک بێوێت سودی لێ بێت. خولی دووەم تەکنیکەکانی تاقیکردنەوەی PTE ئەکادیمی، ئەگەر کەسێک بێوێت ئەو تاقیکردنەوەی بکە، بەڕای ئێمە
پێویستە ئەو خولە ببینێ یان بەرچاوڕوونێکی باشی تێدا دەربارەی تەکنیکەکان ئەویش بۆ ماوەی 3 ڕۆژە بە شێوەی تۆمارکراو هەیە. چەندین خولی تر کراوەتەوە کە هەندێکی ڕوبەڕوو بووە، بەڵام زیاتر ئەوانەی کە تۆمارکراو و بەردەستن ئەوانن. ئەکادمیا جگە لەمانە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵی یوتیوب و وێبسایتەوە پێگەکانی چاڵاکن. وێبسایتێکی متەواضع هەیە، بەڵام هەموو بەرهەمەکانی پێشووی تێدایە کە لەسەرەوە ئاماژەی پێکراوە www.mmp.ac megamindplus.academy ئەو هەیە. هەروە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەم گروپی هەیە هەم پیجیشی هەیە. لە کەناڵ یوتیوبی خۆمان هەموو چاڵەچەکانی پێشووتر بڵاو کراوەتەوە بە زیادەوە، ڤیدیۆی زیاتریشی تێدا نزیکەی 240 ڤیدیۆی تێدا. جگە لەوانە گروپاتی تایبەتمان هەیە، گروپاتی گشتی بۆ ئەوەی ئاگاداربی لە چاڵەچەکانی داهاتوو، بەس تەنها ئەو QR کۆدە سکان بکە دەچێت داخلی ئەو گروپانە دەبی. بۆ زانیاری زیاتری ژیان بۆ پەیوەندی ئەو ژمارە تەلەفۆنە هەیە کە ئەم تەلگرام و وەتسەپ و ڤایبەریشی لەسەردا. نامانەوێت کاتیەوە زۆر بەوانە ببین، بەڵام بەڕای ئێمە زەروریە ئەوانە ئەو بەرچاوڕوونی هەبێ بۆ بەشدار بوون، چکە ڕەنگە هەندێک ئێوەی بەڕێز یەکەم جار بێ کە لەو وێبینارانە بەشدار بۆ ئەم شەو وەکو گوتمان بابەتێکی زۆر گرنگ و هەنووکەیمان ئامادە کردووە کە بەدوای کەسێکی گونجاو داگەڕێن بۆ ئەوەی ئەو بابەتە تیشکی بخاتە سەر. ئەوە بوو لەگەڵ بەڕێز سەرمەند حەمید نەسرەدین بەرزنجی ڕێککەوتین کە بەڕێزیان لەدایکبوو ساڵی 1983 هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆسە لە یاسا، بەڵام لە ساڵی 2009 وەک ئەندامی دەستەی دامەزرێنەر و کارژێڕی ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادە هۆشبەرەکان کار دەکات. بەشداری کردووە لە دەیان سیمینار و وەرکشۆپی تایبەت بە مادەی هۆشبەر و بابڵێن لێکەوتەکانی دەیان بابەتی لە بواری هۆشیاری مادە هۆشبەرەکان لەسەر ئاستە جیاجیەکان پێشکەش کردووە. چەندین دیمانە و بەشداری هەبووە لە پرۆگرامەکانی تەلەڤیزیۆن و رادیۆش هەر لەو بوارەوە. وەکو تریش لە بواری کارجێڕیدا نزیکەی 18 ساڵە خزمەتی وەزیفی هەیە لە هەردوو زانکۆی سەلاحەدین و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئێستا بەڕێزیان بەڕێبەری کارجێڕی خۆیەتیە لە زانکۆی پۆلیتەکنیک هەولێر. کەسێکی چاڵاکە لە ڕووی بڵاوکردنەوە و پەرەپێدانی هۆشیاری لەبارەی مادەی هۆشبەر لەگەڵ هاوکارانی لەو ڕێکخراوەی کە بۆ بەرزکردنەوەی ڕۆشنبیری گشتی دەربارەی زیان و مەترسیەکانی مادەی هۆشبەرەکان و چۆنێتی بەرەنگاربوونەوە و ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ئەو بابەتانە. وەکو کەسێکی شتێنەسین کەسێکی ماندوونەناس و لە خۆ بردووە، هەروەها حەزی لە سوودگەیاندن و خزمەتکردنە بە کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. ئەمە زۆر سپاسی دەکەین کە ئامادە بوو لەگەڵمان ئەو بابەتە پێشکەش بکات. دڵنیام ناوەڕۆکی بابەتەکە بە حکمی ئەوەی لە مێژە لەو بوارە کار دەکات سوودی دەبێت. بۆ زانیاریتان ئەو بابەتەش تۆمار دەکرێت، هەم بۆ چەناڵی یوتیوبەکە دوایی دادەنرێ، هەمیش ئێستا لە پیجی ئەکادیمیای مێگامایند لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕاستەوخۆ دەگوازرێتەوە. ئێوە بەڕێز دەتوانن بەشدار بن بە سەرنج و پرسیارەکانتان بە سێ شێوە. ئەوەی لە فەیسبوک لەگەڵمانە دەکرێت بە کۆمنت بینوسێ و ئێمە پرسیارەکە دوای ئاراستەی بەڕێزیان دەکەین. ئەوەی لە زووم لەگەڵمانە بە دوو شێوە دەتوانێت بەشدار بێ. یەکێکیان لە چات بۆکسی ئێرە دەتوانێت پرسیارەکەت بنووسی، ئەو کاتە ئێمە ئاراستەی دەکەین، یان لە کۆتایی دەتوانی دەستت بەرزکەیەوە ئێمە ڕێگەت دەدەین مایکی خۆت بکەیەوە بۆ ئەوەی پرسیارەکە یان سەرنجەکەت خۆت بخەیتە ڕوو. کاک سەرمەند، ئیڤنتەکە هەمووی 90 خولەکە، جەنابەت ئەگەر بتوانی لە ماوەی 45 خولەک بابەتەکەی خۆت تەواو بکەی، دوایی دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ پرسیار و سەرنجی بەشدار بوانیش. جەنابەت ئێستا کۆهۆستی لەگەڵ ئێمە ئەگەر غەڵەت نەبم دەتوانی ئەگەر پاوەرپۆینت تێ دەتوانی شێری بکەی، ئەگەر نا دەتوانی ڤیدیۆ مایکت بکەیەوە
دەست پێ بکەین ئینشاءڵڵا. فەرموو کاک سەرمەد. شەوتان باش بەڕێزان. سەرەتا زۆر سپاس بۆ ئەکادیمیای مێگامایند پڵازۆ بە تایبەتی بۆ بەڕێستان کاکتۆریم داد بۆی کە ئەم دەرفەتتان بۆ ئێمە ڕەخسان لە خزمەت ئەو برا بەڕێز خوشکبرایانی کە ئەمڕۆ لێرە لەگەڵمان لەم وێبینارە بەشدارن بتوانین لە ڕێگەی ئەم بزوومەوە مشتێک بخێنە سەر خەرمانی زانیاریەکانی ئەو بەڕێزانەی کە لەگەڵمان بەشدارن. دواتر ئەگەر بتوانین سود بۆ بەڕێزانە بگەین کە لە ڕێگەی سۆشیال میدیا و پەیجەکانی ئەکادیمیاوە بینەری ئەم بابەتە دەبن. بەڕێزان مادەی هۆشبەر بابەتێکی فراوانە و پلەلایەن و فراڕەهەندە، بۆیە قسەکردن تێیدا ڕەنگە بە شێوەیەکی گشتی و ئاسان نەبێت، چونکە کۆمەڵێک ڕەهەندی با بڵێن یاسایی کۆمەڵایەتی ئابووری ڕەهەندەکانی دیکەی ژیان هەیە، بۆیە قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر هەڵدەگرێت هەر کەسە و لە بواری خۆی لەو بوارێک کە کاری تێدا دەکا. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە هەوڵ دەدەین ئەم شەو لە خزمەت بەڕێستان بە شێوەیەکی گشتی باز لە مادە هۆشبەرەکان بکەین، دواتر بین هەڵسەنگاندنێک بۆ ڕۆژی گشتی مادە هۆشبەرەکان لەسەر ئاستێرەمی کوردستان بکەین و پێکەوە ئەگەر کاتە بوو گەنگەشیان بابەتە بکەین. ئەگەر سەرەتا قسەکردن لەسەر هەر بابەتێک بکەین پێویستە ئێمە پێناسەیەکی بکەین، ئەویش پێناسەی مادەی هۆشبەر. بەڕێزان مادەی هۆشبەر بریتە لە هەموو مادانێک کە ببورن. وڵا ئەگەر بتوانم سکرین شێر لە خوارەوە هەیە بە علامەتی کەسکە، ئەگەر پاوەرپۆینتەکەی بکەوە ئێستا دیار نییە لە ئێمە. ماوە سەرمەد پاوەرپۆینتەکەت کرایتەوە لەسەر لاپتۆپت کرایتەوە؟ بەڵێ کرایتەوە. سکرین شێر بکە و سکرین هەڵبژێرە لەوێ یان پاوەرپۆینت هەڵبژێرە. کە سکرین شێر کلیک دەکەیت مەجموعەیەک اختیارت دەداتێن، لەوێ دەتوانی یان سکرین هەڵبژێری یان پاوەرپۆینتەکە هەڵبژێری. دەکرێت سکرینەکەش هەڵبژێری کێشە نیە. وڵای کاکتۆر نازانم ئەمن ئێستا سکرین شێرەکەم کردوتەوە لەناو سکرین کە سکرین شێردا دەگریت چەند اختیارت دەداتێ، مەجموعەیەک اختیاراتت دەداتێ. دسکتۆپ، وایت بۆرد، دەتوانێت ئێستا دسکتۆپ بکەیەوە بچێ سەر پاوەرپۆینتەکەی، دوو کلیک لەسەر دسکتۆپ بکە. بەڵام ئەوجا پاوەرپۆینتەکە گەر کردیتەوە بزان لە خوارێک کرایتەوە دیارە. یەک لەحظە ئەوە داوای پاسوەردم لێ دەکا. وەرم گرت کاکتۆر؟ تا ئێستا نەهاتیە. نەهاتوە؟ نەخێرنەوە. وڵای دیارە کێشەیەک هەیە. مامۆستا شەماڵ لەسەر خەتی بەڕێزی مامۆستا شەماڵ بەرپرسی ئایتیە، پرسیاری لێ بکەین. کاک شەماڵ لێرە لەگەڵمانە؟ مامۆستا شەماڵ؟ بەڵێ وەریگرت کاکتۆر. ئێستا دەتوانی بکێ فول سکرینیش، بەڵام ئەوهاژوی ئاساییە. بەستان خۆش بێ. بۆ قسەکردن لەسەر هەر بابەتێک وەکو باسمان کرد سەرەتا پێویستە ئێمە پێناسەیەکی بکەین ئەگەر هەر چۆنێک بێت بۆی زانیاریمان لەسەری هەبێت. ئەگەر پێت و پێناسەی مادەی هۆشبەر بکەین کە پێدەگوترێ دەرمانی هۆشبەر بریتێ لەو مادانەی کە ئەگەر زیاد لە پێویست وە بەڕێگەی هەڵە بەکاربێنێت دەبێتە هۆی زیانگەیاندن بە بەکارهێنەر و چواردەوەری بەکارهێنەر. لە هەندێک بارودۆخدا کەسی ئاڵوودەبوو لە کاتی بەکارهێنان مادەی هۆشبەر بە تاوان ئەنجام دەدات یا خۆڕەوشتی ناکۆمەڵایەتی دەنوێنێت، هەروە هەڵسوکەوتی لەگەڵ دەوروبەریدا دەگۆڕێت. لەگەڵ ئەوەشدا زیانی دەرونی بۆ بەکارهێنەر و دەوروبەری هەروە بەکارهێنەری مادەی هۆشبەر بۆ بەکارهێنەرەکەی لە ڕووی یاساییەوە بە تاوان هەژمار دەکرێت. بەڕێزان ئەگەر ئێمە بین باز لە جۆرەکانی مادەی هۆشبەر بکەین کە چەند جۆرێکی هەیە، ئەگەر بۆ نمونە تلیاک، هەروە حەشیش، ماریجوانە، کریستاڵ، کۆکاین، هیرۆین کە هەر یەکێک لەوانەش بە شێوەیەکی گشتی پێناسە کراوە. تلیاکیان فرمێسکی خەشخاش بریتێ لە شیری بەری ڕۆژی خەشخاش، نزیکەی 12% تلیاک پێک دێت لە مادەی خوێنەری نیمچە تفتی مۆرفین کە زۆربەی جار بە شێوەی پرۆسەی کیمیاوی تێدەپەڕێت. من پێم خۆشە
یعنی ئەم بابەتانە جۆرەکانی مادۆژبەرەکان تەنها ناوەکانی باز بکەین دواتر بۆی کاتی زیاترمان هەبێت قسە لەسەر بابەتی دیکە بکەین بۆیە ئەگەر ڕوخسەتم بدەن تەنها بە شێوەیەکی گشتی تلیاک حەشیش ماریجوانە کریستال کۆکاین هیرۆین ئەوە بە شێوەیەکی گشتی جۆری مادۆژبەرەکانە ئەگەر بین باز لە پۆلێنبەندی مادەوەژبەرەکان بکەین بەپێی کۆمەڵێک ستاندارد کە دیاری کراوە پۆلێنبەندەکەی بەم شێوەیە لەسەر بنەمای کاریگەریەکانی لەسەر بنەمای جۆرەکانی دروستکردنی لەسەر بنەمای وابەستەی ئاڵودەبوونی دەرونی و ئەندامی لەسەر بنەمای ڕنگ هەروە پۆلێنبەندی ڕێکخراوی تەندروستی جیهانی و لەسەر بنەمای پێکهاتەی کیمیاوی دواتر ئەگەر بین بە شێوەیەکی گشتی باس هەرێکێک لەمانە بکەین لەسەر بنەمای کاریگەریەکانی کە دابش کراوە پۆلێنبەند کراوە ئەویش ئەوەیە لەسەر بنەمای کاریگەری سەرخۆشکەرەکان وەکو ئەلکحۆل و کلۆرۆفین و بنزین هەروەها مادەی هەلوەسە وەکو میسکالین و قارچگی ئامانتان و حەشیش و هەندی مادەی خێوەنەرەکان هەروەها لەسەر بنەمای شێوازی دروستکردنی بەشێکیان مادەی سروشتین کە ڕاستەوخۆ لە سروشتەوە وەکو گوڵی خەشخاش و ئەم بابەتانەوە حەشیش هەروەها قات و ئەفین کە ڕاستەوخۆ لە شێوەی بەڕوەک وەردەگیرێن وەکو سروشتی هەروەها بەشێکیشان بابەت باڵێن جۆری کیمیاوین کە دوای وەرگرتنی ڕووەکە سروشتێکە بە ئەنجامی کالێکی کیمیاوی دەبنە مادەی وەشبەر هەروەها بەشی ئاوێتەمان هەیە کە لە هەردوو بەشە سروشتێک و بەشی کیمیاوی پێک دەهێنرێت ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر بنەمای جۆرەکانی دروستکردنی لەسەر بنەمای وابەستەی ئاڵودەبوون ئەو مادانەی کە دەبنە هۆی وابەستەی دەرونی و جەستەیی وەک تلیاک و وەرگیراوەکانی مۆرفین و هیرۆین و کۆکاین هەروەها لەسەر بنەمای وابەستەی دەرونی دەبنە هۆی وەکو حەشیش و قات ئەگەر لەسەر بنەمای ڕەنگیش دابەشیان بکەین دەبینین ئەوە معلومە کە بەشێکیان ڕەشن و بەشێکیان سپینە بەشە ڕەشەکەی وەکو هیرۆین و کۆکاین ڕەنگی ڕەشیشیان وەکو تلیاک و وەرگیراوەکانی و حەشیش لەسەر بنەمای پۆلێنبەندی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەویش ڕێکخراوی تەندروستی جیهانی کە معلومە یعنی بەشێک لە دەرمانە پزیشکەکان وەکو دەرمانی هۆشبەر بەکاندرێن هەروە لە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ڕێگەیان پێدراوە ئەویش بریتە لە دەرمانی وریاکەرەوە وەکو کافاین و نیکۆتین و کۆکاین هەروەها دەرمانی هێورکەرەوە کە بۆ بەشێک لە چارەسەری نەخۆشیەکان بە تایبەتی لە کاتیبوونی ئازار بەکاردێنرێت وەکو مۆرفین و هیرۆین و تلیاک هەروەها ئەلکحۆل هەروەها دەرمانە خیاڵ و ڕوژێنەرەکان وەکو قەنەبی هەندی کە حەشیش و ماریجوانەی لێ بەرهەم دەهێنرێت لەسەر بنەمای پێکهاتەی کیمیاوی ڕێکخراوی تەندروستی جیهانی لەسەر بنەمای پێکهاتەی تەندروستی کیمیایی دەرمانەکە نەک لەسەر کاریگەریەکانی ئەم پۆلێنبەندی کردووە بەڕێزان ئەگەر بین باز لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی مادەی وەشبەرەکان و بەکارهێنان و ئاڵودەبوونی مادەی وەشبەرەکان بکەین دەبینین بە شێوەیەکی گشتی بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە هۆکاری سەرەکی لە عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش ئەوەیە کە هەڵکەوتەی جوگرافی عێراق و هەرێمی کوردستان کەوتۆتە سەر هێڵی گواستنەوەی ترانزیتی نێودەوڵەتی بۆ بازرگانیکردنی مادەی وەشبەر معلومی جەنابتانە کە هێڵێکی نێودەوڵەتی هەیە بۆ ترانزیتی مادەی وەشبەر ئەویش بریت کە لە وڵاتانی ئەفغانستانەوە دواتر بۆ کۆماری ئیسلامی ئێران و بە عێراقدا تاوەکو وڵاتانی کەندا و درێژە دەچێشێت و دواتر بۆ وڵاتانی دیکە دەڕوات ئێمە عێراق و هەرێمی کوردستان کەوتونەتە سەر ئەو هێڵی جوگرافی یاخود ئەو هێڵی ترانزیتی نێودەوڵەتیە کە وەکو ترانزیت بەکاردێنرێت و بەداخەوە زۆر جار لە کاتی گواستنەوەی مادە وەشبەرەکان هەوڵی ساختکردنەوەی دەدێت لەلایەن باڵێن بازرگانەکانەوە ئەگەر سیر بکەین بەشێک لەوانەی زۆر بەمان ئەو پرسیارەمان بۆ دروست دەبێت بۆچی تاوەکو ساڵی 2023 یاخود بە شێوەیەکی گشتی بەر لە بوونی دەواازەی سنووری و بۆر لە بوونی فڕۆکەخانەکان بە شێوەیەکی گشتی ژمارەی توشبوون یاخود ژمارەی بەکارهێنەرانی مادەی وەشبەر و ژمارەی بازرگانانی مادەی وەشبەر لە عێراق و لە هەرێمی کوردستان بەم ژمارە زۆرە نەبوو کەواتە دەتوانین بڵێن کرانەوەی دەواازە سنوورەکان و فڕۆکەخانەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ دەواازە سنوورەکان بە تایبەتی وەکو باسم کرد کۆماری ئیسلامی ئێران کە وڵاتێکی بەرهەمێنەری مادەی وەشبەرە بۆ زۆرترین ئەو مادانێک کە دەهێنرێتە خاچی عێراقەوە لە هەرێمی کوردستانیشەوە
زۆربەی لەو سنوورە جوگرافیکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە کەواتە کرانەوەی دەواازە سنووریەکان و بوونی دەواازە سنووری فڕۆکەخانە نێودەوڵەتەکان لە دوای 2023ەوە بەیەکێک لە هۆکارەکانی زیادبوونی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا دەنرێت. هاتنی ژمارەیەکی زۆری گەستیار بە تایبەتی لە وڵاتانی دیکەی جیهانی و بە شێوەیەکی گشتی و لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق چونکە ئاشکرایە ڕێژەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق زۆر زیاترە لە ژمارەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان. پلانی بەردەوامی دوژمنان لە ڕێگەی باند و سیخوڕەکانیان ئاشکرایە کە هەرێمی کوردستان لە ڕابردوودا تووشی ڕوبەڕووی چەندین پلانی ناحەزان و نێرانی بۆتەوە بە چەندین جار هەوڵ درراوە لە ڕێگەی پلانی زۆر بە زۆر هەوڵی لە ناوبردن یاخود هەوڵی تێکدانی کیانی هەرێمی کوردستان بدرێت بە بێگومان بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ئێستادا بە یەکێک لە هۆکارەکانی ئەم با بڵێن ئەم هەڕەشێدا دەنرێت. دەستکەوت و قازانجی مادی ئاشکرایە کە مادەی هۆشبەر بە شێوەیەکی گشتی دەستکەوت و قازانجێکی مادی زۆری هەیە و زۆر جار لەسەر ئاستی بازرگانی لە دوای نەوت و زێڕ و چەک هەندێک جار لە ڕێزبەندی سێم و لە ڕێزبەندی چوارەمی بازرگانی نێودەوڵەتیە بۆیە هەمیشە ئەوانەی کە بازرگانی پێوە دەکەن بە ئامانجی دەستخستنی قازانج و مادی قازانج و دەستکەوتی مادی کار بۆ بڵاوبوونەوە یاخود فرۆشتنی مادەی هۆشبەر بە شێوەیەکی گشتی دەکەن. باوەڕ بە خۆنەبوون یەکێکە لە هۆکارەکانی زیادبوونی توشبوون بە بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود بەکارهێنانی مادەی هۆشبەر بە شێوەیەکی گشتی لە نێو کۆمەڵگا ئاشکرایە کە زۆر جار کێشە و قەیرانی کۆمەڵایەتی کێشە کۆمەڵایەتیەکان بوونەتە هۆی ئەوەی کە مرۆڤ لە زۆر جار لە ئەنجامی بێ ئومێدی لە چارەسەرکردنی کێشەکانیان دەگات لە ئەنجامی ئەوەی کە ئیدی باوەڕ بخۆبوون لە دەست دەدا بۆیە پەنابەر بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر دەبات. هاوڕێی خراپ یەکێک لە هۆکارەکانی هەرە باوە لە نێو کۆمەلگای کوردی بە تایبەتی بە حکمیەوە ئێمە وە کوڕەخراوێکی کۆمەڵی مەدەنی کە بە دوواداچوون بۆ بابەتە دەکەین بۆمان دەرکەوتووە زۆربەی ئەو کەسانێک کە لە گرتوخانەکانن ئێستا دەست بەسەر کراون لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دوجار لە ئەنجامی مامەڵەکردن لەگەڵ هاوڕێی خراپ بوونەتە هۆی بەکارهێنەری مادەی هۆشبەر. هەروەها خراپی باری کۆمەڵایەتی ئاشکرایە کە کێشە کۆمەڵایەتەکان بە تایبەتی کێشەکانی ناو خێزانێکێکە لە هۆکارەکانی زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر. هەروەها خراپی باری دارایی یاخود کەم دەرامەتی و بە پێچەوانەکەشی بەشێک لە هۆکارەکانی یعنی یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی مادەی هۆشبەر ئەویش ئەوەیە کە ڕژبوونی هەژاری و یاخود کەم دەرامەتی لە کاتی هەژاری تەمان لە ئەنجامی بێکاری و بێپلانی تاکە یەکێکە لە هۆکارەکانی دیکەی کە دواتر لە خوارێ باسکراوە دەبێتە هۆی ئەنجامی بێکاری وە لە ئەنجامدا دەبێتە هۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر. کەمی ئاستی زانیاری و ڕۆشنبیری لەسەر زیان و مەترسیەکانی مادەی هۆشبەرەکان یەکێکە لە هۆکارەکانی زیادبوون بە بەکارهێنانی مادەی هۆشبەر. خۆشاردنەوە یاخود ڕاکردن لە چارەسەرکردنی کێشە و تەنگ و چەڵەما ئەمە یەکێک بووە وەکو پێشتریش باسم کرد زۆر جار لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کێشەیەک لە ئەنجامی نەبوونی متمانە یاخود لە ئەنجامی نەبوونی باوەڕ بەخۆ نەبوون بۆ چارەسەرکردنی کێشەکان و خۆشاردنەوە یاخود ڕاکردن لە چارەسەرکردنی دەبێتە هۆی هوشبوون بە بەکارهێنانی مادەی هۆشبەر. ئاسان دەستخستنی مادەکان بەڕێزانەیەکێک لە هۆکارە هەرە بەربڵاوەکانی مادەی هۆشبەر بە شێوەیەکی گشتی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئەوەیە ئەم مادانە بە شێوەیەکی گشتی ئاسان دەست دەکەون. بەشێکیان ئەم دەرمانە پزیشکیانن کە لە بە شێوەیەکی گشتی لە دەرمانخانە و لەو دەرمانخانە لا کۆڵانانەی کە چاودێری تەندروستی پێویستیان لەسەر نییە و بەبێ ڕاچێتەی پزیشکی دەرمانی هۆشبەر دەدەن بە گەنج و نێوجوانان و حەبوو شڕوب و ئەم دەرمانە پزیشکانەی ڕێگە پێدراون لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ چارەسەری نەخۆشیەکان دەدرێت بۆ کەسانەی کە بۆ بەکارهێنان ڕوو لەو دەرمانخانانە دەکەن و دوجار بەهۆی نەبوونی با بڵێن چاودێریێکی تەندروست لەلایەن وەزارەت تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی دیکەوە دەبێتە هۆی زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر. هەودا هەروەها چاودێری نەکردنی مامەڵەوە سکۆتی منداڵان لەلایەن دایکان و باوکانەوە. بەڕێزان چاودێریکردنی منداڵەکان لەلایەن دایکان و باوکانەوە بابەتێکی زۆر گرنگ و بابەتێکی پەروەردەیە کە بەرپرسیارەتێکی دایک و باوکانە چاودێری منداڵەکانیان بکەن
لە ئەنجامی چاودێری نەکردنی منداڵەکان و چۆنێتی مامەڵەکردنیان و نەزانینی ئەو شوێنانەی کە بۆی دەچن و نەزانینی هاوڕێکانیان بوونەتە هۆی ئەوەی کە مادێ هۆشبەر بەکار بهێنرێت. ئەمە بە شێوەیەکی گشتی بە هۆکارەکانی با بڵێن زۆربوون یاخود بڵاوبوونەوەی مادێ هۆشبەر لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا دەدرێت. ئەگەر بین باز لە دەرەنجامەکانی مادێ هۆشبەر بکەین لەسەر تاک و بە شێوەیەکی گشتی و لەسەر کۆمەڵگاش بێگومان دەرەنجامی دەبێت. ئەگەر باز لە دەرەنجامەکانی لەسەر تاک بکەین دەبێتە لە دەرەنجامەکانی بە شێوەیەکی گشتی دەبێتە دەرکەوتنە جەستەییەکان و دەرکەوتنە دەرونیەکان هەروەها دەرکەوتنە کۆمەڵایەتیەکان. ئەگەر باز لە دەرکەوتنە جەستەییەکان بکەین بەکارهێنانی مادێ هۆشبەر دەبێتە هۆی لە دەرکەوتنی جەستەیی وەک نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسا هەروەها کۆئەندامی دەمار هەروەها کۆئەندامی بەرگری کە نەخۆشی ئایدزی لە بەرهەم دێنرێت لێ توش دەبێت هەروەها نەخۆشیەکانی ژنان و منداڵانی ناکەم. دەرکەوتنە دەرونیەکان وەکو خەمۆکی و دڵە ڕاوچێ و واسواسی هەروەها دەرکەوتنە کۆمەڵایەتەکان وەکو کاریگەری ئابووری و کۆمەڵایەتی و خێزانی و یاسایی بە شێوەیەکی گشتی و ئەگەر بین باز لە دەرەنجامەکانی لەسەر کۆمەلگا بکەین دەبینین دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی تاوان و کوشتن و دزی. ئەگەر سیر بکەین لە ماوەی ڕابردوو بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و لە عێراق هەروەها ئەگەر ئێمە شاری هەولێر بە نمونەوە بگرین دەبینی لە ماوەی ڕابردوو بەشێک لە ڕووداوەکانی تاوانی کوشتن هەروەها ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی ئەو کەسانەی کە تاوانەکان ئەنجام داوە دوجار دەرکەوتووە لە ژێر کاریگەری مادێ هۆشبەر یاخود لە ژێر کاریگەری مادە کحوولەکان بوونەوە زۆربەی دەبینین کە ینی من یەک نمونە بۆ بەڕێستان بێنمەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن هێزەکانی ئاسایشەوە کەسێک دەستگیر کرا کە هەوڵی کوشتنی منداڵەکەی خۆی دەدا. ئەمە تاوانێکە کە ڕەنگە بە تاوانێکی قێزەوە ناوبێنرێت کە چ باوکێک دەست بۆ خوێنی منداڵەکەی خۆی دەبات کە منداڵێکی بچووکی چەند ساڵان بوو دوای ئەوە دەرکەوت کە ئەو کەسە لە ژێر کاریگەری بەکارهێنانی مادێ هۆشبەرەکەوە تا بە شێوەیەکی گشتی دەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی تاوان لەسەر کۆمەلگا. هەروەها دیاردەی دەبێتە هۆی زیادبوونی دیاردەی لەشفرۆشی و کاری نایاسایی یعنی بۆ بەرچاوڕوونی ئەوەی بەڕێز بەشێک لەوانەی من دواتر کۆمەڵێک داتا و زانیاری بۆ بەڕێستان لەسەر ئاماری دەژێکراوەکان لە هەرێمی کوردستان دەخەمە ڕوو بەڵام بەداخەوە بەشێک لەوانەی کە بەکارهێنەر و هەروە بازرگانی مادێ هۆشبەرن بەداخەوە ئافرەتن لە ئێستادا لە گرتوخانەکان دەست بەسەر کراون ئافرەتن بۆ دەستخستنی ئەم مادانە ئافرەتەکان زۆر جار پەنایان بردوتە بەر دیاردەی لەشفرۆشی کە بەداخەوە ئەمە حاڵەتێکە مایەنی گەرانەیە بۆ هەموو لایەکمان کەواتە یەکێک لە دەرەنجامەکانی بەکارهێنانی مادێ هۆشبەر لەسەر کۆمەلگا زیادبوونی لەشفرۆشی و کاری نایاساییە. هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ دەبینین دووبارەش من شاری هەولێر بە نمونە دێنمەوە لە ماوە ڕابردوو چەندین ڕووداوی نەخوازراوی هاتوچۆ لە شاری هەولێر تەنان لە سنتەری شار ڕوویداوە و بۆتە هۆی کەوتنەوەی قوربانی لە ئەنجامدا دەرکەوتووە کە شوفێرەکە لە ژێر کاریگەری بەکارهێنانی مادێ هۆشبەر بووە و کەرەستە و هەندێک جار مادێ هۆشبەرش لەنێو ئۆتۆمبیلەکەیدا دۆزراوەتەوە و دەستی بەسەردا گیراوە چونکە بۆ خۆی بۆ کوچ لە سەرەتا پێناسە باسمان کرد کە ئەو کەسەی مادێ هۆشبەر بەکاردێنرێت بیر و هۆشی خۆی لە دەست دەدات و بۆیە ئاگای لە خێرای ئۆتۆمبیلەکەی نامێنێت دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. کاریگەریەکی دیکەی زۆربوونی ژمارە دەستگیرکراوەکان لە چاکسازیەکان بەڕێزان بەداخەوە ژمارەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادێ هۆشبەر بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕوولاڵکشان کردووە. ئەگەر سیر بکەین لۆدێکی زۆر زۆری لەسەر حکوومەت بە تایبەتی لەسەر چاکسازیەکان دروست کردووە لەلایەن لە گرتوخانەکانی هێزە ئەمنیەکان ئاسایش دروست کردووە ئەمەش معلومەکە کولفە و با بڵێن بارگرانێکی زۆر لەسەر حکوومەت دروست دەکات. هەروەها دەبێتە هۆی زیادبوونی ژمارەی ئاڵوودەبوون و نەخۆشیە درێژخایەنەکان یعنی معلومە ئەوەی کە مادێ هۆشبەر بەکارهێنرێت دوجار دەبێتە کەسێکی نەخۆش و ئەم نەخۆشە بۆ چارەسەرکردن پێویستی بە کولفەی مادی هەیە ئەمەش دەبێتە هۆی
با بڵێن کاریگەری لەسەر کەسەکە. هەروەها دەبێتە هۆی داڕمانی ئابووری بەڕێزان، ینی لە ئەنجامی بەکارهێنانی مادەوەش بەر هەموو ئەوانەی کە باسمان کرد کاریگەری لە ڕووی ئابووری و کاریگەری لەسەر کەسەکان دروست دەکات و دوجار دەبێتە هۆی داڕمانی ئابووری. زیادبوونی کێشە کۆمەڵایەتەکان و توندوتیژی خێزان و جیابوونەوە لە ماوەی ڕابردوو بەشێکی زۆر لەوانەی کە کێشە کۆمەڵایەتەکان ئێستاش لە دادگاکان چەندین دۆسیە هەیە کە ئێمە بەداداچوونمان بۆ کردووە دەرکەوتووە کە پیاوە کە یاخود ئافرەتەکە لەژێر با بڵێن کە دەڵێن پیاوە ئافرەت مەبەستم خێزانە یان پیاوی خێزانەکە یاخود ئافرەتەکەی لەژێر کاریگەری بەکارهێنانی مادەی وەشبەر بوونەوە دوجار بڕیاری لێکجابوونەوەیان دا و لە ئەنجامدا منداڵەکانیان بوونەتە قوربانی و بەشێک لە منداڵەکانیش تەنانەت کەوتونەتە خانەی چاودێریکردنی منداڵانەوە. بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری هەروەها لە دەستدانی توانای مرۆیی و ینی ئەگەر کەسێک کەوتە ژێر کاریگەری بەکارهێنانی مادەی وەشبەر ئەوە دەبێتە هۆی لە دەستدانی توانای مرۆیی وە دەبێتە کەسێکی نەخۆش ئیدی توانای کارکردن نامێنێت و هەموو ئەمانە بە شێوەیەکی گشتی دەبێتە هۆی باگرانی لەسەر حکوومەت و لەسەر کەرتی تەندروستی و کەرتەکانی دیکە چونکە چارە سەرکردنی کەسی بەکارهێنەری مادەی وەشبەر بەپێی هەموو ستانداردە نێودەوڵەتیەکان بۆ چارە سەرکردن لە ئێستادا نزیکەی 5,600 دلاری پێویستە. بەڕێزان بەداخەوە من لێرە ئامارێک بۆ بەڕێستان دەخەمەڕوو کە ئاماری بەکارهێنانی ئاماری دەستگیرکراون لە بەکارهێنەران و بازرگانانی مادەی وەشبەر لە بەڕێوەبەرایەتی گشتی نێشتنی مادە وەشبەرەکان لە سنووری هەردوو پارێزگای هەولێر و دوهۆک ئەگەر سیر بکەین لە ساڵی 2006 ئەوە لە بەردەستی بەڕێستانە لە بەردیدی بەڕێستانە لە ساڵی 2006 ئەو ساڵە بۆ کە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە وەشبەرەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی هەرێمی کوردستان دامەزراوە تەنها لەو ساڵەدا 30 کەس دەستگیر کراوە. دواتر ئامارەکە ساڵ بە ساڵ ڕووی لە هەڵکشان کردو. ئێمە لە ساڵی 2008 وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری و شیاری دژی مادە وەشبەرەکان پرۆژەیەکمان پێشکەش بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ دامەزراندنە ڕێکخراوێک، چونکە ئەو کات هەستمان بە مەترسی و بەرچاوڕوونیەک هەبوو بۆی کە لەسەر ئاستی جیهان مادەی وەشبەر ڕووڵاڵکشانە. دوجار لە دوای بە دواداچوونێکی زۆر دوجار وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2009 مۆڵەتی فەرمی کارکردنی پێداین بۆ وەکو ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان کار بکەین. ئەگەر سیر بکەین ئامارەکە ساڵ بە ساڵ ڕووڵاڵکشان دەکات بە شێوەیەک لە ساڵی 2014 کە ساڵی هاتنی داعش بوو 242 کەس دەستگیر کران. دواتر ژمارەکان ڕوولاڵکشان کرد لە ساڵی 2019 کە ساڵی کۆڕۆنا و ساڵی قەدەغی هاتوچۆ بوو دەبووە ئامارەکە زۆر ڕوو لە کەمبوونەوە کرد بەڵام بەداخەوە گەیشتوتە 1712 کەس. لە ساڵی 2022 لە ساڵی 2020 1113 کەس دەستگیر کران. بۆ بەرچاوڕوونی بەڕێستان لە ساڵی 2020 حکوومەت کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی مادە وەشبەرەکان و کارتێکارە عەقلەکانی پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرد و لە ساڵی 2020 ئەم پرۆژە یاسایە بوو بە یاسا لە پەرلەمانی کوردستان بە یاسای ژمارەیەک کە یاسایەکی باش بوو بەراورد بە یاسای پێشتر کە ئێمە یاسای ژمارە 14 بوو. لەو یاسایەدا پێم خۆشە دواتر باسی یاساکە بکەم. دواتر ئەگەر سیر بکەین ساڵی 2022 ژمارەکە گەیشتۆتە 2194 کەس. من پێم خۆشە ئەگەر باز لەوە بکەین شیکارێکی بەسیط بۆم ئامارانە بکەین دەگەینە ئەنجامەی مادە وەشبەرەکان جەنگێکی زۆر مەترسیدارە لە ئایندەدا بەرۆکی هەموو لایەکمان دەگرێت. ئەگەر ئێمە عێراق و هەرێمی کوردستان وەربگرین دەبینی لە چەند ساڵی ڕابردوو ژیرۆدەی کۆمەڵێک قەیرانی سیاسی ئەمنی دارایی هەروە قەیرانی کۆمەڵایەتیشی لەگەڵدا بووە و ڕەوشی تەندروستی و ڕەوشی کۆمەڵایەتی و ڕەوشی کۆمەلگای کوردەواری بەرگەی قەیرانێکی دیکە ناگرێت. بەڕاستی زەحمەتە بتوانین مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کاری کرد بۆی کە پرۆژە یاسایەک دەربکات.
ئەم پرۆژه یاسایە لە ساڵی 2020 بە یاسای ژمارەیەک پەسەند کرا. ئەم یاسایە ئەو بۆ ئەو کات یانی یاسایەکی زۆر باشە بە ئێستاشەوە طبعاً دەڵێن بۆ ئەو کات یاساکە خاڵێکی گرنگ و جەوهری زۆر زۆر باشی تێدا ئەویش بەکارهێنەر و بازرگانی لە یەکتر جیا کردوێتەوە. بازرگان وەکو تاوانبار مامەڵی لەگەڵ دەکرێەوە بەکارهێنەر وەکو قوربانی مامەڵی لەگەڵ دەکرێت وەکو نەخۆشێک بەپێی ئەم یاسایە بۆردێک دروست کراوە لە بەسەرۆکاتی وەزیری تەندروستیە و نوێنەری وەزارەت لە پەیوەندیدارەکان لەم بۆردەدا ئەندامن کە پلەکەیان لە ئاستی بەڕێوەبەری گشتی کەمتر نییە و ئەم بۆردە ماگانە کۆبوونەوەی خۆیان دەکەن. خاڵێکی دیکەی گرنگی جەوهری وەکو باسم کرد ئەوەیە کە وەزارەت تەندروستی مۆزەم کراوە بۆی مەسەحا سەنتەری شیانەوە بکاتەوە بۆ کەسانەی کە توش بوون وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵدا دەکرێت ئەم مەسەحەیە چارەسەری توشبۆکان لەوێ بکرێ و ببنەوە کەسێکی شێو لە نێو کۆمەلگا. ئەمە وەکو هەنگاوی کردەی لە ئێستادا هەموو ئەمانەی کە باسمان کرد ئەمانە هۆکار و ئەمە ئامار و ئەمە با بڵێن لە بەرچاوڕۆنەبی بۆ بەڕێستان ئێستا دەگەینە ئەوەی کە چی بکرێت باشە چی بکرێت ئەوەی کە زۆر زۆر گرینگە لە ئێستادا کە باسم کرد وتم پرۆژه یاساکە بۆ ئەو کات باش بوو لە ئەنجامی ئەوەی کە کارکردن کە یاسایەک دەردەکرێت هەمواری بۆ دادەنرێتەوە وەکو ینی تەنها ئەوەی کە قابلی دەستکاریکردنی ئاەتی قورئانیە بۆیە هەم کە هەموارکردنەوە بە یاساکە دانراوە ئەویش ئەوەیە ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە ینی ئێمە لەگەڵ برادران و مەهڤاڵانی بەڵێمان لە بەنیازین کارمان لەسەرەوە کردووە هەموارێک وەم پرۆژه یاسای ئامادە بکەین بۆی لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان پێشکەشی بکەین و کار لەسەر هەموارکردنەوەی بکرێت بە جۆرێک کە ئەم لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەوەش بەرە کە بە سەرۆکاتی جەنابی وەزیری تەندروستی و ئەندامەکانی پلیان لە بەڕێوەبەری گشتیە لە ئاستی لایەنە پەیوەندیدارەکانن ئاستەکەی بەرزتر بکرێتەوە لەلایەن سەرۆکی هەرێم یاخود سەرۆکوەزیران و سەرۆکاتی بکرێەوە بکرێتە بۆردێکی باڵا و هەروەها نوێنەر ئەندامەکانی وەزیرە پەیوەندیدارەکان بن هاوشێوەی لیژنەی باڵای و بەرهێنان لیژنەی باڵای هەرێمی بۆ نەوت و گاز بۆی ئەو بڕیار و ئەو ڕاستپاردانێک کە لەو کۆنگرێ لەو کۆبوونەوەی بڕیاری لەسەر دەدرێت هێزی یاسا یاخود قووەتی قانونی زیاتری هەبێت ئەمە کاریگەری لەسەر با بڵێن کەمبوونەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەبێت هەروەها پەلەکردن پەلە بکرێت بۆی کە سەنتەری شیانەوە کە لە یاساکە دیاری کراوە بەداخەوە هەرچەندە یاساکەوەکو باسم کرد لە ساڵی 2020ەوە یاساکە بەرکارە ئێمە نزیک دەبینەوە لە کۆتایی ساڵی 2022-23 ببورن کە دەبوو حکوومەت لە ساڵ یەکەمی جێبەجێکردنی یاساکەدا ئەو سنتەرەی بکرد بەوە بەڵام معلومی بەڕێستانە لە چەند ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەو قەیرانە داراییە بوویەوە بە ئێستاشەوە کە بەداخەوە ئەو فشارە کە لەلایەن بەغداوە لەسەر هەرێمی کوردستانە نەتوانراوە بۆی قەیرانی داراییەوە ئەو سنتەری شیانەوەی بکرێت بەڵام لە ئێستادا لە ڕێگەی کەرتی تایبەتەوە سنتەرێکی شیانەوە دروست دەکرێت هەروە حکوومەتیش بۆ خۆی پلانی هەیە بە شێوەی بەکرێگرتنی باڵەخانەیەک سنتەرێکی شیانەوە بکاتەوە ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی مادەوەشبەرەکان پێویستمان بە هەڵمەتێکی نیشتیمانی هەیە ئەو شێوەی هەڵمەتی نیشتیمانی ئەو هەڵمەتە فراوانەی کە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە کاتی بوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەو هەڵمەتە نیشتیمانیانی لە دەستگاکانی ڕاگەاندنەوە کاری لەسەر دەکرا باماشەوە ئێمە لە ئێستادا پێویستمان بۆیە کە هەڵمەتێکی نیشتیمانیدا و شێوە ڕابگەێنین هەروە ئەو هەڵمەتەی کە ساڵانە لە بەبوونەی ڕۆژی با بڵێن هەڵمەتی تونند و تیژی ئافرەتان لەلایەن هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاری بۆ دەکرێت کار بکرێت بۆ بەرزکردنەوە و بۆ بەرزکردنەوەی ئاستی توانای هێزە ئەمنیەکان لە ڕۆی دابینکردنی پێداویستەکانیان هەروەها کردنەوەی خولی جۆرا و جۆر چکە معلومە بەپێی گۆڕانکاریەکانی سەردەم بازرگانیکردن بە مادەی هۆشبەر شێوازەکانی گۆڕانکاریان بەسەردادێت ئەگەر بەشێک لەو شێوازانێک کە باز بکەین دەبینین لە دەواازە سنوورەکان بە شێوەی جیاجیا هەوڵی هێنانی دەدرێت لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە هەوڵی بە شێوازی جیاجیا تەنانەت ئەگەر توانای هێزە ئەمنیەکان و بوونی ئەو
کەرەستەی سەردەمی پێویست نەبێت ڕەنگە نەتوانرێت کۆنتترۆل بکرێت هەرچەندە بەو ئیمکانێتە کەمەی کە لە بەردەستی هێزانامنیەکانە لە فڕۆکەخانەکان و لە دەواازە سنوورەکان توانراوە کە تا ئاستێکی زۆر باش کۆنتترۆل بکرێت وەکو باسم کرد لە نێو ئامێری میوزیک لە نێو مەچینەی درومان لە نێو جلوبەرجی تایبەت لە نێو پێڵاوی ئافرەتان تەنانەت یعنی زۆر جار لە نێو جلوبەرجی ژێر و ئافرەتانیش هەوڵی هێنانە بردننی دەدرێت بەڵام خۆشببختانە لەلایەن هێزانامنیەکانەوە توانراوە ئەو مادانە دەستگیر بکرێت. پێویستمان بە چاودێریکردنی زیاتری دەرمانی پزیشکی هەیە بەشێک لەو دەرمانانەی کە لەلایەن بەشێک لەو مادەوەشبەرانەی کە لەلایەن هێزانامنیەکانەوە دەستی بەسەردا دەگیرێت دەرمانی پزیشکیە هەرچەندە ئەم دەرمانە پزیشکیانەوەکو پێشتری باسم کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ڕێگە بە بەرهەمهێنانی دراوە بەڵام بەداخەوە ساڵانە لەسەر ئاستی جیهان کۆمپانیەکانی بەرهەمهێنانی دەرمان بە شێوەیەکی زیاتر لەو بڕێکە ڕێگە پێدراوە بەو شێوەیە بەرهەم دەهێنرێت و دوجار ساغ دەکرێتەوە لە نێو کۆمەلگا لەسەر ئاستی جیهان. هەروەها چاودێریکردنی زیاتری فڕۆکەخانەکان و دەواازە نێو دەوڵەتیەکان هەوڵدان بۆ دۆزینەوەی پشتیوانی مادی وەفاند بۆ ئەو ڕێکخراوانەی کە لەم بوارەدا کار دەکەن و ئەم لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی دیکەی کە لەم بوارەدا کار دەکەن و سوودوەرگرتن لە ئەزمونە ڕێکخراوانەوە دەوڵەتیەکان و وڵاتانی دەوروبەر. ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان و ئامارانەی کە بۆ بەڕێستانم خستەڕ و ئەمە ئامارێکە تەنها ئێمە توانین مانام ئامارە لە سنووری بەڕێبەراتی نێشتنی مادەوەشبەرەکان لە ئاسایشی و لێر بەدەست بخەین هەرچەندە هەوڵمانداوە لە من چەندی جار پەیوەندیم لەگەڵ ئاسایشی سیستێمانی کردووە بەڵام وەرگرتنی ئامار تۆزێک زەحمەتە و کاری زۆر زیاتر و هەوڵدانی زیاتری دێبووە نەمانتوانیوە ئامارێکی ورد و درست لە هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتە هەبێ بۆی کاری لەسەر بکرێەوە بەپێی داتاکان بتوانین کار لەسەری بکەین معلومە بە شێشی بەڕێستان کە کەسانی ئەکادمی و مامۆسای زانکۆن بۆ کارکردن لە هەر بابەتێک پێویست بە ئامار و داتایەکی ورد هەیە بۆی بەپێی ئەو ئامار و داتاوەردێکە لە بەردەستدا بتوانێت پلانی کارکردنی خۆت داوەڕێژی بەڵام من ئەمە وەکو دەڵێ مایەی گەرانی نەبێت لە هەرێمی کوردستان ئەگەر بە شێوەیەکی گشتی کۆکردنەوەی بۆ ئامارە بکەین من ئاماری 5 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان نزیکەی 7,000 کەس دەژیر کراوە لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق نزیکەی 17,000 کەس دەژیر کراوە ساڵی ڕابردوو ئەگەر لێکدانەوەی بۆم ئامارە بکەین دەکاتە نزیکەی 25,000 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەژیر کراوە. ئەگەر بەڕێزان یاساناسەکان ڕەنگە باشتر شارەزاییان لەو بابەتە هەبێت بۆ تاوانێکی ئاسایی کە هیچ تاوانێک ئاسایی نییە بەڵام لەبەرەوەی مادەی هۆشبەر دەچێتە زمانی تاوانی ڕێکخرا و جەرائیمی منەظەم بۆیە من بە تاوانەکەی دیکە دەڵێم تاوانی ئاسایی کەسێک دەژیر بکرێت ئەوە هێشتان کەسێک یاخود دوو کەس تا سێ کەسی دیکەی بەشدار بوو لەو تاوانە دەستگیر نەکراون ئەمە بۆ تاوانێکی ئاسایی بۆ تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەر کە بە یاسا تاوانە و هەروەها بازرگانیکردنیش بە هەمان شێوە ئەگەر ئێمە داتا وەربگرین وەکو ژمارەی نزیک 25,000 کەس بەکارهێنەر و مادەی هۆشبەر بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر کرابن ئەگەر ئەم ژمارەیە جارانی 4 یاخود جارانی 5 بکەین ئەوە دەکاتە نزیکەی 100 بۆ 125,000 کەس ڕەنگە زۆر زیاتریش بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر بن کە ئەمە بەداخەوە ئامارێکی دڵخۆشکەر نییە بۆ هیچ لایەکمان. هەروەها بایەخدان بە پۆلێنبەندی زیندانیەکان لە نێو چاکسازیەکان بە تایبەتی ئێمە بەپێی ئەو بەدوادات چوونانەی کە کردومانە بەڕێزانم لە ڕێکخرا و ئێمە چەندین دیدار و کۆبنەوەمان کردووە لەگەڵ بەرپرسە ئەمنیەکان باز لەوە دەکەن پێشتر تەبعاً بە خۆشحاڵیەوە لە ئەمە لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێن بە تایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کۆمەڵێک هەنگاوی باشنرا یەکێک لەو هەنگاوانە ئەویش پۆلێنبەندی گرتوەکان بۆ ئەو کەسانێک کە دەستگیر دەکرێن بە شێوەیەک پۆلێن دەکرێن با بڵێن ئەوانەی کە بە تاوان بە پێی تاوانەکانیان پۆلێنبەندی دەکرێن بەڵام ئەمە 100% نییە هێشتان بە حکمی ئەو با بڵێن بچووکی یاخود وەکو پێویست نەتوانراوە گرتوخانەکان لە ئاستێکی پێشکەوتوی سەردەمیانەی وڵاتاندا دروست بکرێن بۆیە پۆلێنبەندیەکە بە شێوەیەک نییە ئێمە زانیاری ئەومان لە بەرپرسە ئەمنیەکانەوە دەستکەوتووە کە
لە شاری سلێمانی بۆ نمونە لەگەڵ بەڕێوەبەری پێشووی نێشتنی مادۆژبەرەکان لە ئاسایش سلێمانی لە دیدارێک هەندێک زانیاری بۆ باس کردین کە تەمان ئەمە لێمان پرسی ئەمە ڕێگە پێدراوە ئەگەر ئەم زانیارێ باس بکەین گوتی بەڵێ باسی لەوە کرد کە کەسێک بە تۆمەتی هاتوچۆ با بڵێن ڕووداوی هاتوچۆ دەستگیر کرابوو دواتر بووە بازرگانی مادەوەژبەر وە لە کاتی دەژیرکردنیشی بووە ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بووەوە کەواتە پۆلێنبەندی لە با بڵێن لە گرتوخانەکان بەیەکێک لە چارەسەرکردنی کەمبوونەوەی ژمارە بەکارهێنانی مادەوەژبەر دەژیر دەکرێت عەفوەن هەژمار دەکرێت بەڕێزان وەکو پێشتریش باسم کرد بەرەنگاربوونەوەی مادەوەژبەرەکان و کارکردن بۆ کەمکردنەوەی زیانەکانی مادەوەژبەرەکان بەرپرسیارەتێکی فرێلایەنەیە و نە بە وەزارەتی تەندروستی و نە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەتەنیا و نە بە هێزەکانی ئاسایش و نە بە ئێمە وەکو ڕێکخراویش کۆمەڵی مەدەنی یاخود چالاکوانەکان لەو بوارە کە ئیش دەکەین کەم ناکرێتەوە ئەم بەرپرسیارەتێکی هەمەلایەنەیە هەر لایەنە و هەر وەزارەتێک هەرکو بەرپرسیارەتی خۆی دەکەوێتە ئەستۆ مامۆستایانی ئاینی وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی منبەرەکانەوە کە ئاشکرا کە ئێمە کۆمەلگایکی موسڵمانین و وتاری هەنی مامۆستایان کاریگەری زۆری لەسەر کۆمەلگا هەیە گرنگە وەزارەتی ئەوقاف بایەخی تایبەتی بەم بوارە بدات کە بەداخەوە ئێمە ناڵێن خەمساردی بەڵام وەکو پێویست نەبووە ئەوەندەی مامۆستایانی ئاینی باز لە وتارەکانیان باز لە کاریگەری مەشروب وە کاریگەری با بڵێن مادە کحولیەکان دەکەن کە لە کاتێکدا ئەمە بە ئاسارێک خراوە و ڕێگە پێدراوە تەنیا لە ڕووی ئاینی و ڕێگە پێدراو نیە کەمتر باسی مادۆژبەرەکان دەکەن کە هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراو نییە هەروەها وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی گرنگە مامۆستایانی زانکۆ بە تایبەتی ئەو بەڕێزانێک کە لە قۆناغی نووسینی ماستەرنامە و دکتۆرە نامەکەیان هەوڵ بدەن توێژینەوەی زانستی تایبەت لەم بوارە ئەنجام بدەن چکامە بابەتێکی نوێیە و هێشتان مەجای ئیشکردنی زۆر باشی تێدایە هەروەها وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ڕێگەی کەناڵەکانی میدیا و میدیاکانی بینرا و بیسترا و پێویستی بە هەڵمەتی نیشتیمانی و بەردەوام با بڵێن ڤیددیۆ و بابەتی وشیاری لە ڕێگەی میدیاکانەوە بڵاو بکاتەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە ئاماشەوە ئەرک و بەرپرسیارەتیمان لەسەر شانە بەڵام نایشارینەوە کە بەداخەوە ئێمە لە چەند ساڵی ڕابردوو نەمانتوانی وەک پێویست بە ئەرچی سەرشانی خۆمان هەڵبستین ئەویش بەشێکی دووبارە دەگەڕێتەوە بۆ خەیرانەدارایی کە بەداخەوە هەرێمی کوردستانی کردوێتەوە هەرچەندە ئێمە وەکو ستافی ڕێکخراو خۆبەخشانە کار دەکەن بەڵام معلومی جەنابتانە بۆ ئەنجامدانی هەر کارێک پێویست بە پشتیوانی و پێویستمان بە هاوکاری مادیە کە لە بەداخەوە نەمانتوانیوە لە ڕابردوودا بە حکمیەوەی کە هەمومان وەکو یەک بووینەوە و کاریگەری قەیرانەکە لەسەر هەموو لایەک هەبووە بۆیە نەتوانراوە لایەنێکی وەک پشتیوانی مادی پێشکەشمان بکات بۆی بتوانین کاری زیاتر بکەین بەڵام لەگەڵ ئەوەش دەستەوەستان نەوەستاین بەردەوام بوون لە کار و چالاکیەکانمان و چەندین کۆڕ و کۆون و سیمینارمان لە ناوەندەکانی خوێندن لەسەر ئاستی وەزارەت پەروەردە و خوێندنی باڵا ئەنجام داوە من لە کۆتاییدا دەمەوێ ئاماژە بە یەکشت بکەم ئەویش ئەوەیە کە مادەی هۆشبەر گەشت بێتە هەر وڵاتێک نەتوانراوە بنەبەر بکرێت تەنها ئەوە بووە کە کار لەسەر کەمکردنەوەی بکرێت ئەگەر بۆ نمونە بۆ بەڕێستانی باز بکەم ساڵانە وەزارەتی بەرگری ئەمریکا لە چوارچێوەی با بڵێن بودجەی وەزارەتی بەرگری بڕەپارەیەک تەرخان دەکات بۆ بەرەنگاربوونی مادەی هۆشبەرەکان چونکە معلومە کە وڵاتی مەکسیک هەڕەشەیەکی زۆر جدی لەسەر ئەمریکایە بۆ بازرگانیکردن و هێنانی مادەی هۆشبەر بۆ نێو ئەمریکا بەڵام لەگەڵ ئەوەش ساڵانە ساڵی ڕابردوو نزیکەی 100,000 کەس لە ئەمریکا تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بوونە لەگەڵ ئەو هەموو توانە و لەگەڵ ئەو هەموو دەستەبەرکردنی پێداویستی و چەک و کەرەستەی سەربازی بۆ ڕوبەڕووبوونەوە هەرێمی کوردستان بۆ ئیمکانێتە کەمێکە لە بەردەستیدایە ڕاستە وەکو باسم کرد ژمارەکە دڵخۆشکردنیە بەڵام بەراورد وڵاتانی دیکە ئێمە هێشتان لە ئاستێکین ئەگەرچی خەریکە لە دیاردەوە دەبێت بە حاڵەت بەڵام هێشتان ئومێد هەیە بۆی کە هەنگاوی جددی بنرێ و هەموو ئەو کارانەی باسمان کرد کار بۆ کەمکردنەوەیان بکرێت بۆی دوجار لەم پەتا کوشندەیە بە دوور بین و سوپاس بۆی کە گوێبیستی ئێمە بوون و
سپاس بۆ بەڕێز کاکتۆریمداد کات دەرفەت دەدەینەوە بۆ بەڕێزیان بۆی پرسیارەکانی ئەوەی بەڕێز وەربگرێت و دواتر گفتوگۆ لەسەر بابەتەکە بکەین. دووبارە دەستەکانت خۆش، زۆر سپاس کاک سەروەند، بەڕاستی زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک باسی ئەم پێناسە و کاریگەریەکانت کرد و هەموو کارەکانی توش بوون و چارەسەرەکانیش هەمووی گونجاون ئەوانی کە باستان کرد، بەڵام وەکو خۆت گوتت ئەوە بەرپرسیارەتێکی هەمەلایەنەیە، هی هەموو تاک و هەموو ناوەندەکان و وەزارەتەکان و لایەنە پەیوەنددارەکانە بەلایەک نییە، بەڵام لەسەروی ئەوە دەبێت استراتیژێکی نیشتیمانی هەبێ بۆی ئەو هەوڵانە ئاراستە بکە بەرەو کەمکردنەوە، بەرەو ڕێگریکردن لەو تەشەنەکردن و پەرسەندنی ئەو دیاردەیە. بەڕاستی ئێستا لە حاڵەت دەرچووە بۆتە بابەتی دیاردە. چەند بەڕێزێک دەستیان بەرز کردوتەوە بە سپاسەوە ئێستا وەریان دەگرین، بەڵام من دەمەوێت تیشک بخەمە سەر گرنگی ئەو بابەتە پەیوەست بە ناوەندەکانی خوێندن. هەرچەندە باسی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەت کرد، بەڵام زۆر بە کورتی بوو، ینی بۆ هیوای بتوانین ئێستا لە پرسیار و وەڵامەکان تیشکی زیاتری بخەینە سەر خوێندنی باڵا و پەروەردە، بە تایبەتی پەروەردە ئاشناکردنی مامۆستایان و فەرمانبەران و تەنانەت تابیانیش بۆ بابەتانە زۆر گرنگە، بە تایبەتی زەقکردنەوەی لایەنە نەرێنیەکانی، زەقکردنەوەی کاریگەریە نەرێنیەکانی، چ لە ڕێی وانەوتنەوە بێت، چ لە ڕێی سیمینار و وەرکشۆپی تایبەت بێت کە لە دەرەوەی وانەکان ئەنجام دەدرێت. سەرەتا پێویستە مامۆستا ئاشنا بکرێت بە بابەت و جۆر و کاریگەری باونە لێکەوتەکانی، دوای ئەوە ئەویش دەکرێت لە ناو پۆلەکانی خوێندن ئەوە باسی بکات. جگە لەوەش دەبێت لە پرۆگرامەکانی خوێندن مامۆستا سەرمەن نازام هیچ لە پرۆگرامەکانی خوێندن ئەو بابەتە ئیزافە کراوە یان نەچکە بەپێی زانیاری لە هەندێک بابەت لە خوێندنی باڵا لە بابەتی گفتوگۆی ئەکادمی ڕەنگە یەکێک لەو بابەتانە بێت کە مادەی هۆشبەر و لێکەوتە و زیانەکانی، بەڵام پێمان وایە دەکرێت لە پرۆگرامەکانی خوێندن چ وەکو بابەتی سربەخۆنا، بەڵام ئەلەقەل وەکو چەند پرسێکی گرنگ ئاماژەیان پێ بکرێت بۆەوەی بە گرنگیەوە سیر بکرێت. لەلایەکی تر دەبینین لە هەندێک وڵات بەو دوایە لە وڵاتی ئەڵمانیا تەنانەت کارگەیشتە ئەوەی دەزانن ناتوانن بنبڕی بکەن، بۆیە دەیانەوێ هەندێک بە یاسا بەکارهێنانەکەی سنووردار بکەن بەوەی کە بڕێکی زۆر دیاریکراو لە مادەیەکی دیاریکراو لە ماوەی مانگێکدا بۆی هەبێ کەسێک بەکاری بێنێ بۆ بەکارهێنانی شخصی خۆی. ئەگە غەڵەت نەبووم واخەری کە ئێستاوە مشتومڕی زۆر لێکەوتوتەوە لە وڵاتی ئەڵمانیا. بە هەندێک پرسیاریش وەردەگرین کاک سەرمەن، دەکرێت پرسیارەکان سێ دانە دوسێ دانە چار دانە بەیەکەوە وەڵام بدەینەوە. سیپل مشیر سیپل خان ئەگە غەڵەت نەبووم لە سۆرانە فەرمۆ سیپل خان مایکەکەت بکەوە پرسیارەکەت ئاراستە بکە. سڵاتان لەبێت، دەستان خۆش بێت. سپاس بۆ مامۆستا هینداد دکتۆر هینداد کە بەردەوام بۆ شێوازە پشتگیری لە قسەبێن مامۆستایان دەکاتن. من دەکەم زۆر لەمە نییە ئاشنای نێگەمان سپاس بۆم، بەڵام بەجددی یعنی هەڵم یەک وێبیناریش لە دەستم بشێتن لەبەرەوەی تفان شەڕازای وەکو سەرمەز و ئەوان بەردەوام پێمان ئاشنا کاتن. پرسیارەکەم لێرە دەربارەی نەخۆشیە دەرونەکانە بە ئەتوانم بڵێن لەبەرەوە منیش خۆم لە بەشی دەروونزانی لە سۆران ئەخوێنم و پێیان نێریش ئەەکەم بگومان ئەم شتە بۆ ئێمە تۆزێک ناڕۆنە، یعنی ئەگەر منیش نەبم بوون منە بۆ کەسێک کە ئاستی ڕۆشنەکە زۆر باش نەبێتن ڕەنگە ناسنەوەی ئەو کەسانە تۆزێکەکان بۆ دروست بکاتن و ڕەنگە نەزانن جگە لە کاریگەریە جەستەیەکان چ کاریگەریەکی دەرونی خراپیان لێکەوێتەوە. یەکێک لەو نەخۆشیانە کەوا لە ڕێگای ئەتوانین بڵین مادەی هۆشبەرەکانەوە ئاگوازرێتەوە بریتە لە شیزۆفرینیا کە نەخۆشیێکی مەترسیدەرەکە تووشی تاک دەبێت. ئایا ئەتوانین بڵین کاریگەریە دەرونیەکانی مادەی هۆشبەر لەسەر تاک لە دوای ئەوەی کە بوون منەوەچیان خستەوە دیار بکەوێتن لەسەر وەچەکانیان؟ یارم لێرە ئەو بواتە لە ڕێی ماوە کاریگەری دەرونەکانی ئاگوازرێتەوە. دەستت خۆش بێ سیپل خان، زۆر وازەحە پرسیارەکە، دەست خۆش سپاس بۆ بەشداری. مامۆستا ئازاد محمود فەرموو مامۆستا. وڵاوتان لەبێ کاک دکتۆر کاک سەرمەندی بەڕێز. وڵای پێشوچی ئەگەر وەکو تێبینی و سەرنجێک بۆ بەڕێستان پێم خۆش بوو پرسیار ئەو بەشداربوانە وەک لە وێبنارەکانی پێشتر تێبینیم کردووە یەک و دوو وەڵام درابەوە کاتێکی دیارەکراوی شوە
زۆر باش دەبوو تێبینیم کردووە لەوانەی تر پرسیار هەیە تێپەڕانی بۆ دەکرێت ها یعنی وەڵامەکە وەرناگیر وەردەگرین دوای چۆ دەست بە جوابدانەوە دەکەین دکتۆر نامێت لە کاتتان بگرم جەنابتان ئاماژەیەکتان پێدا کاکسەر مندیش پێم وابێ عمومیان تیشێکی نەخستە سەر پرۆسەی پەروەردە من تەسەوری خۆم وایە یەکەم شوێن خێزانە ینی خێزان بە تایبەتی دایک و باو هۆشیار بکرێتەوە دوای دایک و باوکان بەڕاستی لە ناوەندەکانی خوێندن پێم وا بوو ینی پرۆگرامێکی تایبەت هەبێ من وەکو پسپۆڕەکەی خۆم مامۆستایەکی زانست لە هەندێک پۆل بە تایبەتی لە پۆلی نۆ ئاماژەی پێکردووە مادە هۆشبەرەکانیان ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان بەڵام بە تەسەوری من بابەتێکی تایبەت هەبە لە سەرجەم پۆلەکان بە تایبەتی لە ڕەوزەوە خوێندرا بە ئەنی وەک تێڕوانینی من بوو ئەنی کۆمەلگا وشار کرابایەوە چکۆی مەدەزانین بڕبڕی پشتی کۆمەلگا خێزانە دوای خێزان مامۆستایە سوپاس بۆ خۆش بێ خۆش زۆر سپاس کاک سەرمەد باوە پرسیارە نەجاواب دێنەوە با تێپەڕ نەکەین تا دوای دەچینە سەرەوانی بەسەر چاو کاکتۆر وەکو جەنابەت باست کرد و پرسیاری بەڕێز مامۆستا ئازادیش لەسەر ئەوە بوو کە لە پرۆسەی پەروەردە بێتە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن ئێمە لە پێشووتر هەندێک دیدارمان لەگەڵ بە پرسیانی وەزارەتی پەروەردە هەبووە قسەمان لەسەر ئەم بابەتە کردووە بۆی کە بێتە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن جەنابی مامۆستا ئازاد وەکو بابەت وەکو شارەزایەک با بڵێن وەکو مامۆستایەک باسی کرد کە لە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن دانراوە بەڵام وەکو بکرێتە بەشێک لە پرۆگرامێکی سەرەکی یا وەکو مادێک لە مادەکانی خوێندن بەداخە وەزارەت پەروەردە لەسەر ئەم بابەتە کۆک و هاوڕانیە بۆی کە لایەنەکانی دیکەش با بڵێن ئەوانەی کە بابەتی هاتوو وشیاری هاتوو چۆ هەروەها بابەتی تونند و توژی دژی خێزانی و بابەتەکانی دیکەی پەیوەندیدار بە کۆمەلگا کە لایەنە پەیوەندیدارەکانی دیکە کاری لەسەر دەکەن بە هەمان شێوە ئەوانش داواکاری و خواستی ئەوانەیە کە ئەمانە ببنە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن بەڕێی وەزارەت پەروەردە ئەوەیە کە ئەگەر بەدەم داواکاری هەموو ئەوانە بێ کە لەم بوارە کار دەکەن و هەموو بەڕێزانەی کە لە بوارە کار دەکا بێگومان گرنگی تایبەتی خۆی هەیەەوە هەموو بەڕێزانێک کە کار دەکەن بەرگری لە کارەکەی و بەرگری لە گرنگی کارەکەی خۆیان دەکەن بۆیە وەزارەت پەروەردە مبەڕەری ئەوەیە کە ئەگەر دەرپەت بدرێت بە هەموو ئەو بابەتانەی کە ببنە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن ئەو بابەتە سەرچیەکانی پەروەردە ئیدی دەبێەوە ناو بنرێت و پەروەردە بکرێت ئەم بابەتانە ببنە بابەتی پەروەردەی بۆیە هەوڵدراوە لە ڕێگەی بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن لە یەکێک لە پرۆگرامەکان لە خۆناغێکی خوێندن و لە ڕێگەی توێژەرە کۆمەڵایەتەکانەوە سمینار بۆ قوتابیان لەسەر ئاستە جاجیەکان بکرێەوە سوود لە ئەزمموی کەسانی با بڵێن ئەو بەڕێزانەی کە لەو بوارە کار دەکەن بە ڕێگەی سمینار و بە ڕێگەی بابەتی وشاری وەزارەت پەروەردە قوتابخانەکان دەستکراوە کردەوە بۆی کە لە ڕێگەی بابەتی سمینار و بابەتی دیکەی زانستیەوە سوود لەم بابەتە وەربگیرێت ئەوەی کا جەنابەت باس کرد کاک تۆریمداد ئەو لە وڵاتانی بۆ نمونە ئەڵمانیا هەروە ئیزافەتەن لە وڵاتی دانیمارکیش بە هەمان شێوەیە یعنی بۆ چوونێک لێرە لە ئێستا دروست بووە ئێمە من شخصی خۆم هەندێک دیدارم لەگەڵ بەرپرسیانی ئەمنی ئاسایشە بۆ بۆی کە ئەوانیش ئێستا ئەو بۆ چوونیان هەیە بۆی کە لە زیاتی ئەوەی حکوومەت بیل لە دروستکردنی سنتەری شیانەوە بکاتەوە بیل لە تۆڵکردنی یاساکە بکاتەوە بە شێوەیە کە ڕێگە پێدانی بە یاسا ڕێگە پێدراو بێ بەڵام بە بڕێکی دیاریکراو بەدەر لەو بڕا ئیجراعاتی زۆر تند لەگەڵ بەکارهێنەر بکرێت چونکە مبەرری ئەوان ئەوەیە کە ئێمە باسمان کرد لە یاساکە بەکارهێنەری وەکو نەخۆش وەکو قوربانی مامەڵی لەگەڵدا دەکرێت بەڵام 2000 بۆ چوونێکەیە دەڵێن ئەوەش ئەگەر کەسێک نەخۆش بێت نەخۆش مرۆڤ لە دەرەوە ئیرادە و خواستی خۆی تووشی نەخۆشی دەبێت بەڵام بەکارهێنەری مادەی هۆشبەر بۆ خۆی پەنابەدا دەباتە بەر بەکارهێنانی مادەی هۆشبەر بۆیە ئەم بۆ چوونە لە ئێستادا ئەوەیە کە گوناح هەموو کەسەی بەکارهێنەری مادەی هۆشبەرە پێی بگوترێن نەخۆش و نابێ وەکو نەخۆش مامەڵە لەگەڵدا بکرێ ئەمە بۆ چوونێکە ئاهێزەکانی ئەمنی پێیان وایە کە بەکارهێنانی قوربانی لە یاساکە بۆتە هۆی بەکارهێنانی مادی و زیادبوونی بەکارهێنانی مادی هۆشبەر ئەوەی کە سیپەلخان باسی کرد وڵای سیپەلخان ئەمە بابەتە ڕەنگە وەڵامدانەوەی بۆ من وەکو یاسایی قورس بێ ئەمە ڕەنگە پێویستی بە
ئەنجامدانی توێژینەوە و بابەتی بۆ ماوەی ڕەنگە قسەکردن بە شێوەی نەزاری لەسەری تۆزێک زەحمەت بێت باشتر ئەوانەی کە کەسانی پسپۆر بە تایبەتی لە بواری بۆ ماوە لە بواری بایۆلۆژیکار لەسەر دەکەن لە ڕێگەی ئەنجامدانی توێژینەوەی زانستی و بە زانستیانە ئەمە بسەلمێنرێت نەک من بتوانم لێرەوە بەم شێوەیە بۆ بەڕێستانی باس بکەم. سوپاس بۆ پرسیارەکەت. دەستەکان خۆش زۆر سوپاس. گۆڤار نووسیەتی دەڵێ چۆن بتوانین کەسی بەکارهێنەری توشبوو بە مادەی هۆشبەر بناسینەوە، ئەتە نیشانە سەرەکیەکانی چین. ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی. ئێمە وەکو کەوسەریش دەڵێ ئێمە وەکو تاچی کۆمەلگا چۆن بتوانین ڕێگری بکەین لەو کارە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر. وەفا ئیزافەی کردیە دەڵێ باس لە شوێنەکانی ئەوەی کە دەبنە هۆی بڵاوبوونەوەی ئەو مادە هۆشبەرانە باسی قوتابخانە نەکرا. بەڕاستی قوتابخانە زۆر جار بۆتە وەسیلەیەک یان بۆتە شوێنێک کە ئەو مادەی تێدا بڵاو کراوەتەوە و چەندان تابیشی تووشی کاری خراپ کردووە. ئەگەر یەک پرسیاری ئەوانە ژوەگرن کە دەستیان بەرز کردێتەوە جە دەست پێ بکە. مامۆستا ئاسۆ محمود، فەرموو مامۆستا ئاسۆ. ئەم کاتتان باش باشتر، زۆر سوپاس مامۆستا جان. موفق بن ئینشاءالله. وەڵام من ئەگەر ڕەنگە تۆزێ دوور درێژ بێتەوە بە کورتی هەوڵەدەم ئاماژیان پێ بدەم. وڵای ئەگەر بە کورتی بێت کە خەڵکێکی زۆر چاوەڕێیە بەسەر چاو کاکتۆر ئەتوانم بڵێم کە ئێمە زۆر پێشنارەکەین بۆ وەزارەتی پەروەردە وا خەریکە بڵێم لە زۆر شوێن لێرەلێ گوێمان لێ بێ هەتاگە خەریکە خۆی تووشی وەزارەتی پەروەردە بێت، چونکە لە ناوەندەکانی خوێندنام شتە خەریکە بڵاوە تەشەنەکە. یەک منهەج هەیە بڵێن نییە بەس مەخابن من سێرم لە کارسەرمەندێک کاڵێ موبەڕیری وەزارەتی پەروەردە ئەوەیە کە ئەگەر ئێمە وتێتی جێ ئەم شتانەکەینەوە چۆنڵی پەروەردە جێ بە دەرزە لە سەرەکان باشم بە تۆ ئەڵم، یعنی پەروەردە لە هەر وڵاتێکا کە تووشی لادان بوو مادە هۆشبەرەکان ئەتوانم بڵێم تەخت و تەراجی خێزان و کۆمەڵگە تێگەدا. یعنی ئێمە منهەجێکمانەیە لە وەزارەتی پەروەردە خۆی دەستگای تەندروستی کاتی خۆی 2013 بە کتێبێک هەیە 12 تەوەرپێکاتەوە. من دوسێ جار پێشنارم بۆ وەزیری پەروەردە بۆ پرۆفێسۆر سیوەریش کرد ئەگەرم تۆما کراوە دوای خۆیان گویان لێ بێتەوە. من هینەکە تایتڵی بەم ناوەیە بە ناوی هۆشیاری تەندروستی لە دەستگا پەروەردەیەکانە، یعنی بۆ مادەی هۆشبەر و ئەوانەی بۆ ئیزافە بکرێ و مەنهەجێکی تێر و تەسەل بێ لە هەفتەیەکە بە دەرزێکیش بێ لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە بە حکمیەوەی لە ساڵ 2020 لە ساڵ 30 دانیشتوانی هەرێمی کوردستان پێگەێنێ وازانم ناوەندێکی باشە بۆ ئەوەی کە ئەم هۆشیاریە بگەێنرێتە ماڵەکان و خێزانەکان، نەگەوەی کە یعنی دایک و باو لێرە لێ زەحمەت ئاوان بێت. دوو یعنی من ئەمڕۆ یەک ڤیدۆمینی لە سۆشیال میدیا باسی هەنگەکە هەنگ ئەو هەنگانەی ئەڵێ کە مەسەلەن جۆرە گوڵێک ئەمیژن کە ئەم مادە مخەدیر و هینانەی پێوە، یعنی خی گەورە لە هەنگا سروشتێکی بێداون هەنگ بەو هینەی خۆیەوە ئەوانە ئەکات دەرەوەی بزانە چەنە کاریگەری بۆی هەنگوینەکە چۆنەڵی ئەوە نەکات. و خاڵێکی تر کاگرتووە وەکو پرسیاریش بۆ کاک سەرمەند نازانم، یعنی زیندانەکان تۆ ئەوانەی کە ئەچنە ئەگیرێن لەوێ خەڵگەیە بینومانە لە راپۆرتە تەلەڤیزیۆنەکانە کە جار وایە ئەگیرێ دووبارێتەوە کۆمەلگا دووبارە هەر توش دەبێتەوە. یعنی بۆ نمونە ڕۆڵی چۆنەڵی خەڵکێک کە لەوێ وەکو چۆنڵی ڕێنمایی بدا بەم زیندانیانە لە ناوی نات ئەوە نیە شتەکە هەر بەناوی ئەوەیە زیندانی چاکسازی فڵان شوێن بۆ نمونە، یعنی ئەم زیندانیانە تۆ بێت ئیسلاحیان کردو ئیجابیان کردەوە کۆمەلگا پرۆگرام هەبێ بۆ پرۆگرام ئەمە لایەنێکی ئەوە. خاڵێکی تر کاکتۆر بەڕاستی بریا بۆ ئەم جۆرە ناونیشانە گرنگانە بەدیدی من چەند دەستگایەکی ڕاگەیاندنی سربەخۆی یعنی ئەوانەی کە ئەخلاقیانە و پیشەیانە هەموو غەمی کۆمەلگایانە چەند کەسێکیان لێرە حزوریان هەبوایە بەڕاستی ڕۆڵی ڕاگەاندن و ڕاگەاندکات چی بێ لەمانە، ینی بتوێنێتەوێ ڕاستەوخۆ هەموو ڕاگەیاندەکان چی لە سۆشیال میدیا بێت چی لە ڕێگەی تیڤیەکان و بێ خۆیەکە بە هەموو ماڵەکانە لە ڕاستیە. ئەمە هەنگێکی وا هەبوایە ئەم شتانە، ینی سەرمەند بەڕێزی وەکو چالاکێکی مەدەنی لە مەجالایی نەکا دوونوزیک داتای لایەشتی دەلایە ئەمانە، ینی ئەوانی هەم پرسیاریان بواە میدیاکارەکان زۆر جات ینی لەگەڵ ڕێزمە شتی بەسیتی وا لە کۆمەلگا کۆمەڵی ڕاگەاندکاری بۆ کۆکرێتەوە پرسێکی ئاوازۆگەری گەنە 15 نەفەریان حضوریانە بۆە لێ لە چەند دەستگایکی جیاواز بۆی ئومێد دەگەم ئەگەر شتێکی وا هەبوو جەنابتان دەستت خۆشمەکەن زۆر گرنگە بەڕاستی خۆش بێ مامۆستا زۆر سوپاس کە لەگەڵمان بوویت. مام سەرمەند ئەگەر ئەوانە جواب دێەوە دوای ئەوانی تر وەردەگرین فەرموو. بەسەر چاو
بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە چۆن کەسێک بناسینەوە کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە، ئەمە دووبارە بابەتێکی تەندروستیە، بەڵام هەندێک نیشانەی سەرەکیە لەسەر کەسی بەکارهێنەری مادەی هۆشبەر بەدیار دەکەوێت. ئەویش سەرەتا لاوازبوونی جەستەیەتی، هەروەها با بڵێن پێڵووی چاوی مەیلە و سوور هەڵدەگەڕێ، هەروەها بە بەردەوام ئاو لە چاوی دێت و ئاو لە لوتی دێت وەکو ئەوی کە ئەنفلەوەنزایەکی سووکی هەبێت، هەروەها لەشی هەندێک پاڵەی ڕەنگاوڕەنگ پاڵەی زەر لەسەر لەشی بەدیار دەکەوێت بە شێوەیەکی گشتی کەسەکە لاواز دەبێت و هەوڵی گۆشە جێربوون لە نێو کۆمەلگا دەداوە، هەوڵدەدا پەیوەندی کۆمەڵایەتەکانی بپچڕێنێ و یەکێک لەو وەکو باسم کرد خۆی دوور دەخاتەوە لە نێو کۆمەلگا بە بەردەوام لەگەڵ با بڵێن چەند کەسێکی دیاریکراوە مامەڵە دەکات کە ئەوانش بەکارهێنەری مادەی هۆشبەرن، چاو کەسانە بن کە ئاڵوگۆڕی مادەی هۆشبەر لەگەڵ یەکتری دەکەن، هەروەها هەندێک جار با بڵێن نیشانەی سووتان لەسەر لەشی لەسەر هەندێک لە جلوبەرگەکانی ئەویش بە حکمی مادەی بەشێک لە مادەی هۆشبەرەکان وەکو لە ڕێگەی سووتانەوە دەچێشرێن. هەندێک جار ئەم نیشانانە یاخود سووتان لەسەر لەشی لەسەر دەستەکانی و لەسەر جلوبەرگەکانی بەدیار دەکەوێت. کۆمەڵێک نیشانەی زۆر زۆر دوور و زۆر هەیە لەسەر ئەم بابەتە قسەی لەسەر بکرێ، بەڵام ئەمە وەکو باسم کرد بابەتی پزیشکی و کەسانی پسپۆرە لە نێو واری پزیشکی زیاتر قسەی لەسەر بکەن. ئەوەی کە کەوسەرخان پرسیاری کرد ئەرچی تاک لە نێو کۆمەلگا، بەڕاستی تاک وەکو پێکاتێکی سەرێکی کۆمەلگا ئەویش ئەوەیە کە وشیاری بە تایبەتی لە نێو ئەندامانی خێزانی بکە و چۆن بزانێت چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەی بکاوە، چۆن بتوانێت لە خۆی بەدوور بگرێت لەو کەسانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن. بەرپرسیارەتی تاک زۆر زۆر گرنگە بۆی کە وەکو باسم کرد ئەگەر بێن بۆ نمونە باوک وەربگرین وەکو تاکێک لە نێو کۆمەلگا، زۆر گرنگە بۆ نمونە ئەگەر منداڵێکی زانی کە توش حاڵەتێکی وابووە بزانێت چۆن مامەڵی لەگەڵ بکە، بتوانێت گوێ لە خەم و ئازارەکانی بگرێت و بتوانێت کە چاودێری تەواوی منداڵەکانی بکە. ئەمە وەکو تاک. دوجار بەرپرسیارەتی کۆمەلگاشمان باس کرد. وەفاخان و مامۆستا ئاسۆ من باسم کرد کە بە شێوەیەکی گشتی باسم کرد، نەچوومە ناوردەکاری زیاتر بۆی کە لە پرۆگرامەکان لە ناوەندەکانی خوێندن چەندە گرنگە. بێگومان وشیاری لەسەر ئاستی هەموو تاکەکان گرنگە، لەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەلگا گرنگە، بەڵام قوتابخانە وەکو ناوەندێکی سەرەکی وەکو مامۆستا باسی کرد کە بەو ڕێژەیەکە خەڵک لە نێو قوتابخانەکانن بێگومان زۆر زۆر گرنگە. بەڵام دیسان دووبارە دەسەر ئەوە دەڵێم کە ئێمە وەکو وەزارەت وەکو لایەنێکی پەیوەندیدار ناتوانین فشار لەسەر حکوومەت یاخود لەسەر وەزارەتێک دروست بکەین کە ئەوانش بە هەمان شێوە دەڵێن لیژنەیەکی تایبەت یاخود بەڕێوەبەرایەتی تێگشتی تایبەت هەیە بە پرۆگرامەکانی خوێندن و ئەم پرۆگرامی خوێندن لەلایەن کەسانی پسپۆر و لەلایەن کەسانی ئەکادیمی دادەنرێەوە ساڵانە هەڵسەنگاندن بۆ پرۆگرامەکانی خوێندن دەکرێت و بە پێی پێویستی بەشەکان کەم و زیاد دەکرێت. ئەوان وەکو لایەنێکی پەیوەندیدار دوجار بەرپرسیارن لەوەی کە چۆن پرۆگرامەکانی خوێندن و چۆن بابەتە گرنگەکان لە نێو پرۆگرامەکانی خوێندن جێ دەکەنەوە. بەنسبەت ئەوەی کە دووبارە توش دەبنەوە، بەڵێ بەشێک لەوانەیە کە بەکارهێنەرن دووبارە توش دەبنەوە، ینی جەنابی مامۆستا باسی کرد کە وەکۆی کە چاکسازی، بەڵێ ئێمەش تێبینیمانەیە لەسەر چاکسازیەکان، بەڵام وەکو باسم کرد چارەسەرکردنی بەکارهێنەری مادەی هۆشبەر لە یاسا وەکو لە یاسای ژمارەیەک هاتۆ پێویستی بە سنتەری شیانەوە، سنتەرێکی تایبەت بە چارەسەرکردن توشبوانی مادەی هۆشبەر هەیە. یعنی ئەم حاڵەتە وەکو حاڵەتەکانی دیکە نیە، وەکو نەخۆشیەکانی دیکە نیە. باسی شم کرد کە کولفەکەی لەسەر حکوومەت چەند دەکەوێت. بۆ نمونە ئەگەر تۆ لە چاکسازی لە ئێستادا ڕەنگە پێویستمان بۆ بێکە بینایەک و با بڵێن کۆمەڵێک چەند کارمەندێکی هێزی ئەمنی و چەند فەرمانبەرێک لە ژوورە بتوانن ئیدارەی گرتوخانەکە بکەن، بەڵام بۆ بوونی سنتەرێکی شیانەوە یاخود ئەوەی مەسەحەکە لە یاساکە هاتووە پێویستمان بە کۆمەڵێک ئەندامانی پێکاتەکانی وەزارەتەکان هەیە، لە ڕووی ئەمنیەوە سەرەتا دەبێت تەواو پارێزراو بێ،
هەروەها دەبێت کۆمەڵ ناس و دەروون ناس و دەبێت وەرشەی تایبەت بەکارکردن و دەبێت بە با بڵێن ئەو کەسانێک کە لەوێ دەمێنەوە دەبێت بە بەردەوام خولیان بۆ بکرێتەوە و بە بەردەوام با بڵێن وشیاری یاسایی وشیاری تەندروستی جگە لە چارەسەر هەروە وشیاری دەرونی و کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی پێویستی بە مامەڵەی تایبەت هەیە بۆیە ناکرێت لە نێو گرتوخانە لە ئێستادا لە چاکسازەکان تەنها باەر بەم با بڵێن بەم ژمارە زیرکراوە بدرێ و ئەو لێتان ناشارینوانێ ئەو معلومە کە لە ئێستادا ئەوانێک کە دەژیر دەکرێن تەنها ئەوەیە کە هەوڵ دەدرێت لاشەیان لە مادەی هۆشبەر پاک بکرێتەوە و دوجار بگڕێنەوە کۆمەلگازارێکی در لە ڕێگەی ئەندامەکانی خێزانیانەوە یاخود لە ڕێگەی ئەو وەکو عەرەب دەڵێ لە ڕێگەی ئەو عیبرەیە کە لە کاتی دەست بەسەرکردنەکەیان داوەریان گرتووە جارێکتر پەنانە بنەوە بەر بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەوەی کە جەنابەت باست کرد بەڵێ ئێمەش دەڵێن وە لە یاساکەش هاتووە کە پێویستی بۆیە کە وەکو باسم کرد بۆ هەنگاوانە چارەسەر بکرێن بۆی ببنەوە کەسێکی شێو لەنێو کۆمەلگا ئەوە لە ئێستادا دەکرێت وەک پێویست نییە و ئەگەری توشبنەوەیان هەیە بەڵێ بێگومان ڕاگەیاندن من باسم کرد بە تایبەتی جەختم لەسەرەوە کردەوە کە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان پێویستە بەیاخ بم بوارە بدات بەڵام لێش ناشارینەوە ئێستا کە سوۆشیال میدیا خەریکە بەر بە میدیا دەگرێ و گرنگە لە ڕێگەی سوۆشیال میدیاشەوە بەیاخی تایبەت بم بوارە بدرێ بەڵێ بەڕێزت باست کرد کە زۆر جار میدیا هەندێک بابەت گەورە دەکایە خوتەندێک بابەت زەق دەکاتەوە کە ڕەنگە وەکو پێویست نەبێت یاخود باسکردنی ڕەنگە بەو شێوە فراوانە پێویست نەبێت ئەوەندەی کەمتر بە بایەخ بە مادەی هۆشبەر دەدێت من باسی ئەوم کرد تەنانەت مامۆسایانی ئاینیشم بە نمونەیەنایەوە بێگومان وەزارەت ڕۆڵی ڕاگەیاندن زۆر زۆر گرنگە سپاس بۆ بەڕێست دەستخۆش با دوو بەڕێزش وەگرین کە کاک ئەمیر نەجم وڵای ئەمجار لێم تێک دەچی نازم عامرە یان ئەمیرە السلام عليكم دكتور جان عامر سلااو ڕێز خۆش دکتۆر جان سلااو ڕێزم بۆتانە دەستی سەرکەوتبوون من ماقی پرسیارانی برادران دووبارە ناکەوە مامۆستا کەوتەرخان و برادران ئاماژەیان پێکردنی شۆک و مامۆسای و تێژەری کۆمەڵایەتی دوو خاڵەوەکو کاکسەرمەد زیاتر نزیکە ئەگەر بێت و بتوان پێشنیار بکەن پێم وابێتن بێجگە لە خێزان و مامۆسایان کەوتەرخان و برادران باسییان کرد قوتابخانە پیاوی ئاینی ڕجاردنی ڕۆلی زۆر زۆر سەرەکی ئەبینێتن ئەگەر وەکو ڕشتنووسی یاخۆ پێشنیاری بدەن بە وەزارەتی ئەوقاف بۆی بڵمانەوێت نەمانەوێتن پیاوی ئاینی ڕۆڵێکی سەرەکی هەیە لە وشارکردنەوەی کۆمەلگا لە پاڵ مامۆستایە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بە تایبەتی شەرق ئەوسەددا پیاوی ئاینی دایمەن قسەی جیاواز بۆ تەنات لە خودی مامۆستاش ئەمە خاڵێکی دیکە لە بەشی زۆر ئێستا من بۆ خۆم تێژەری کۆمەڵایەتیم زۆر جار بمانێنەوە ئەم شتانە زیاتر لە ناو سنتەری باش شارەکاندا هەیە بۆن دەوروبەرات لەوانەیە زیاتر کەمترە بێ هەرچەندە سۆشیال میدیا و ئێستا جیهانی نێت لە هەموو ناوچەیەکا بوونی هەیە زۆر جار ئەمە ئەکەن بە بەهانە ئەڵێن بۆ ئەوەی بابەتەکە خەڵک پێ وشانە بێت یاخود بەشێک خەڵک بێ ئاگایە لەمە بۆی خەڵک زیاتر درک بەم شتانە نەکاتن بۆیە باس نەکردنی باشتر لەوەی کە باس نەکرێت پێیان وایە بەشێ زۆر تەنانەت مامۆسای ئاینیش من بۆ خۆم لەگەڵ دانیشتمە ئەڵێت هەندێشت ویست ناکە باز بکەین لەبەر ئەوەی ئەبێت هۆی ئەوەی کە زیاتر خەڵک ئاگای لێبێت ون شتێکی دیکە بە کاکسەرمەندی بەڕێز ئەڵێم بۆ کار چییە بەشێکی زۆر ئەم شتانە ئافرەتانە یعنی لەگەڵ ڕێزمە پیاوانیشم کارە ئەکەن بەڵام تۆ پێشتر خەڵک وەکو شتێکی ئاسایی بوو قەڵەمێکی ئەخسە گیرفانی خۆیە بەڵام ێستا وەکو ئەم شتا ئەلکترۆنیە هاتۆ نێرگە لە ئەمە ئەچێتە خانای مادە هۆشبەرەکان نابێت هۆکارێک بۆ یەکەی بەشێک زۆر خەڵکەکانم وەکو ملوانکەیە لە مڵەکەن چ پیاوە چ ئافرەتە کێشن بەکاری هێن ئەمەش نابێت هۆکارێک یاخود قۆناغێکی دەستپێک بۆ بەکارهێنان و ڕۆشتە ناو بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بە شێوەیەکی توندوتۆڕ و کۆی زیانی زیاتری بە سەتای کۆمەلگا دووبارە دەستان خۆش دکتۆر جان چاوت ماچۆنەکە خۆش بێ مامۆستا عامر زۆر زۆر سپاس بە یەکێک دەستی بەرز کردێتەوە ناوی جیهازەکە دەرچووە گالاکسی A50 ئەگەر ئەزیەت نییە مایکەکەت بکەوە فەرموو نووسراوە گالاکسی بەڵێ فەرموو خۆت ناسێنی کاتە باش مامۆستایدان من مامۆستا جەزا لە سلێمانی خۆشحاڵ بووم بە گوێبیستی بەڕێستام و دەست و چاو خۆشێ بۆی بنارەکان کە زۆربەی کات لەگەڵ بەڕێستا دەردەشێشتا ناکەین و بەشداری تیاکەم لەش ساغێ
وەڵا بە برادران زۆر شتیان ڕوژان بەڵام حاڵەتی چکەمانەیە ئەو بە ڕێزە لەوە یا لە بیری چوبێ یا لە بەردەستیانە بێ ئێمە مەرحەلەی بازنەی دووەممانەیە کە بە ڕێزە دەزانی 4 بۆ 6 بەڵێ ئەم بە ڕێزانە زۆربەی کات بۆنی لەگەڵ ڕێزما بۆنی پێڵاو بۆنی گۆرەوی و لەگەڵ سیکۆتینا بەکارێن ئەمە وەکو دیاردە هەیە لە ناو کۆمەلگا زۆر بڵام یەکێک لەو حاڵەتانەی کە بۆتە هۆی ئەوەی بەڕاستی باری ئیکۆنۆمیە باری ئابووریە چکە بە پێی ئەو دیراسانەوە ئامارانەی کە ئێستا لە بەردەستایە بەداخەوە زۆربەی زۆری گەنجانمان کوڕان و کچانمان کە واز لە قوتاب خێنن 7 بۆ 9 کە ئەمە کارەساتێکی گەورەیەویش باری هەژاریەکەی هەرچەنە ئێمە دەستیان خۆش بێسە لە پاش ساڵەوەکە جەنابی وەزیر لە سەرەتای کردنەوەی قوتابخانەکە چ وەرزی یەکەم و چ وەرزی دووەم لە پۆلی 7 بۆ 9 لەگەڵ 10 بۆ 12 دوو ڕۆژی سەرەتا ڕێنمایی کارەکان کە ئێوە پێڵێن توێژەری کۆمەڵایەتی یا باحیسی ئیجتیماعی هەڵەسن بە کۆڕ و سیمینار و خوێنکارمانەیە خۆیان لەو بوارەیە شت تەقدیمەکەن بەڵام بەڕاستی لاوازیان پێوە دیارە چکە لەگەڵ ڕێزما بۆ ڕێنماییکار و توێژەرە کۆمەڵایەتەکان خۆیان لەوایە داتا و ئاماریان کەم لایە و خۆیان لاوازن لەو بارە لەو کەیسانەوە کە لەلایەنە حاڵەتێکی ترمانەیە بەڕاستی ئێمە لە بەندیخانەکانمانە کە بە ناوی چاکسازیەوە ئەو کەسانەی کە ڕۆڵی چاکسازیە بینن تێگەی خۆیان هەکبەیان پڕ نییە هەتا بتوانن ئەو کەسانەی کە لە شوێنی چاکسازیان هۆشیاریان بکەن کە یان هێنە دەرەوە تووشێ و غەڵەتە نەبنەوە یەکێک لەو خاڵی تر بوونی خەلیە بوونی شانە لە ناو بەندیخانەکانە کە پاڵیان پێوەنن و ڕایەنە چێشن و سەر لە نوێیتر بە بۆنەوەی کە مریشکێکی دزیوە یا تووشی پێکادانێک بۆ ئینێکیرا ئەو زەمەنێ بێ بەداخەوە تووشی و حاڵەتەکەن تووشەکەن بۆی کە بازرگانی بکە و دەستان خۆش بێ و دەست خۆش مامۆستا جەزار لە سلێمانیەوە زۆر زۆر سپاس مصلحیش وەردەگرم نامەی ناردووە دکتۆر مصلح ئەگەر مایکەکەت بکەوە کاک دکتۆر مصلح سابڕ سپۆری پەرستاری دەرونی و مامۆستای زانکۆ ئەگەر مایکەکەت لە لای خۆت بکەوە ئێستا ڕێگەم پێداوی دکتۆر بەڵێ دکتۆر سڵاوی خواتان لێبی ئێوارتان باش سڵاو دکتۆر سڵاوتان لێبی کاک دکتۆریم دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ئیشەکی زۆر جوان دەکەی دەست چاوت خۆش بیت تەوعیەکی جوان دەکەی دەستخۆشی لە کاک سەرمەدی دەکەم مەوزوعی زۆر زندیە و بابەتی سەردەما بەس منە دەمەیان دەکشتی قسە بکەم چکە ئەو محاضرە لە چەند کولیان نەمە دەدەین ئەسڵەن ئەمە پێ دەرێ موادی هۆشبوو پێ دەرێن موادی هۆشگۆڕ نەک هۆشبەر لەبەر هۆشگۆڕ چکە لەبەرەوەی چار پۆلینیە پۆلینە چێ پێ درێن CNS stimulant ئەوانەی وروژێنەری ناوەندی کۆندامی دەمارکە دەوروژێن وەک کۆکاین ناوەندە کۆندامی دەمار دەوروژێنن ئەوانە وەکو کۆکاین و وەکو مەسەڵەن کافاین و وەکو کڕاکا وەکو ئەمفیتامینە وەکو مامۆستا باسی کرد این هەلانس ئەوە سیکۆتین و سیکۆتین مشتی و کۆمبار ئەوانە بالعکس تەرکیز زۆر بە قووەت دەکەن و کەسەکە ماندی نابی خەوی نایە ئەوە بەکار دێتن وەکو چالاکردنی ناوەندی کۆندامی دەمار و یەکە چ کەسمانەیە پێ دەرێن CNS دپرێسان ئەوانە ناوەندە کۆندامی دەمار کب دەکەن وەکو مەسەڵەن عەرەقا وەکو مەسەڵەن بنزۆدازیپینسا ئەو موادی لە بۆ نەفسی ئەمە دەدەین ئەوەیە وەکو لۆرازیپام و دازیپام و کلۆنازیپام ئەوانەکە مەمنوعن ئەوە بدرێتن ئەوە لە بۆ نەخۆش نەفسیە بەس ناوەندە کۆندامی دەمار کب دەبن ماوەدە کەمانەیە پێدە نارکۆرتیک ئەنەرجیست ئەوانەی ئازەرکوژی زۆر بە قوت و بەهێزن وەکو مەسەڵەن بە مۆرفینە لە عملیاتی بەکار پەثدینە وەکو کۆکاینە کۆداینە و یەکە کەشمانی هالۆسینۆجینس وەچ تریاکە کامبیسا LSDە ئەوانە هەموو پۆلینەکانەوە دەگەر لێ پێی ئێستاوان ناوی لێ بنین جوانترە پێ برێ موادی هۆشگۆڕ هەموو عالم هەموو کوردستان دەرن هۆشبەر بەس ئەو ئەگەر بێت برێن هۆشگۆڕ هۆشبەر سێنێسی ناگریتەوە بالعکس ئەوەی بە قووەت دەکەم مشکلش
چی ئەو موادە دروست دەکات 4 مواصفات تێدا یەک لە 2 مواصفات ڕئیسیەوەیە کێسەکە دەبی بڕی زیاتر وەرگری لە بۆەوەی ئەتا نفسی فێکتی نفسی کاریگەریە بی و طبعا ئالوودەش دەبی هەتا 12 مانچ پێ نارێن ئالوودە بوو و بەبرای خۆم برێم ئەوەی کە زۆر زەرورە ئیش بکرێت لەسەری ئەوەیە سنتەرە چی مامۆستا گوتی بکرێتەوە ئێستا لە وەڵەندا هەیە سنتەریانەیە بە موادەکەی بە پارەی زۆر ڕەمزی دەدانە تا ئیستیغلال نەکرێت لە بازاڕی و هەرچ دەوێ هەیە لە وەڵەندای و لەگەر ئەوەش کێسەکان ڕسێرجیان لەسەر دەکەن کۆیان دەکەنەوە نەبنە خەلە نائیمە لە ماران و لە جیانە هەموو دێ ئەو بڕێ خۆی وەردەگریتن ڕۆژانە لە سنتەری تەوە بە پارە چکەم ئێستا بۆ نمونە ئەگەر شیتی ترامادۆل وەرگرین لەوانەیە 500 دینار 450 جملەیەتی بەڵام ئەگەر بێتی بدەیە ئەوانەی کە دەیخۆن و ئاڵوودە دەبوونە بە 15,000 20,000 دەڕوە ئەجا لە خۆشبەختانە زۆربەی سەیدەلەکان نادەن ئەو شتانە کۆنتڕۆلکردنی حدود واروە کۆنتڕۆلکردنی سەیدەلەکان واروە منداڵەکانمان ئەمە دەبی بەڕاست ببرێن فامیلی بۆندین کەبی دەبی ئەو منداڵانەی خۆمان هەر کەس لە ڕاستە خۆی منداڵی خۆی ئاگدار کاتەوە واروە شتە چکەی زۆر میم ئاسایش نابی زۆر توندبی لەسەر ئەوانەی کە توش بوونە لە بەرەوەی تەلەفۆنم لێ دەدرێت کاکە خەبەرم لێ نادەی دەرێن ناکاک خەبەر لێ نادەن وەرە خەستخانەی وەرە سنتەری چکام لە سنتەری ئێوانە ئیش دەکەم سینەر سایکۆتێراپیستم ئەو کێسانە دەبی 1 مانگ دەرمانی وەرگرین بەس بڕیار بدا تەرچی بکە 1 هەفتە بەسە تەرچی دەکاتن 1 مانگ دەرمانی وەردەگری بەدیلی وەردەگری یعنی دەبی ئازارکوژی بدەیە دەرمان لەبەر ئازارەش زۆریەیە و لەبەرەوەی نیشانەکان لەسەر بەدیار دەکەن نیشانەی بەدەنی نیشانەی نەفسی نفسەکە قەلق و دلە ڕاوچێ و دڵتوندی و عەسەبی بوون و شەڕانجێزدی لە عایلە و ئەوانە دەداتن ئەوە یەک لە حالەتە بەدەنێکەش ئارەقەی دەکات و مامۆستا سەربەت گوتی بەرچاویان شینە ددانیان دائیمەن دانە چان شکایە لاوازن ئەو دانە و کەلێنەوە تا و قەمیشەی دابنێ مەسەن کریستال یا مەسەن کۆکانی پێلدا هەڵم بژی ئاسانترەکە قەمیشەکەی دادنێ بەبرای خۆم برێم بەڕاستی سنتەر زۆر زەرورە لە ئێستادا و کێسەکان کۆ بکرێنەوە چارەسەر بکرێن واروە حتا ئێستاقە خرشیان بکرێتەوە هەم کۆنتڕۆل دەکرێن هەم بەحسیان لەسەر دەکرێن هەم سایکۆلۆژیکیشن دەکرێن سایکۆلۆجیست ئەوە دەرون ناس توێژەری کۆمەڵ دێم حاضریان لۆدا سیمیناریان لۆ دەکا ئێستا هۆڵەندا یعنی لا پێش هەموو دەولەتەکانە عەکس هەموو دەولەتەکانە وابزانام دەولەتە چترە بەس نازانم ئەویش دوم 2 دەولەتەیە لە عالەم سنتەریانێ چت دەوێت دەداتێ بەس بە پارەی حکومی سعر ڕەمزی هەتا ئێستیغلال نەکەن و چارەسەریشان بکەن ئەوی بیەوێ بەڵام مامۆستای ئیمداد ئەگەر یەکەشی ئاڵوودە بوو نێوێ چارەسەر بکرێ مستەحیلە چارەسەر ناکرێت زۆر شتی کەمایە بەس حەز ناکەم و لەبەر جەماعەتی و زۆر خۆش کاک دکتۆر زۆر سپاس لەبۆ زانیاریەکان سپاس کە لەگەڵمان بووین کاتێکی خۆش لەبۆ جەنابەت مامۆستا سەرمەد دەست پێ بکە لەبەر کاتەکە دەست زۆر سپاس بەنسبەت تەوان سپاس بۆ پرسیار و ڕوونکردنەوە پێشنیارەکانی بەڕێزان بەنسبەت کە مامۆستا کاک عامر باسی ئەوەی کرد کە ڕۆڵی مامۆستایانی ئاینی من باسی ئەوم کرد کە مامۆستایانی ئاینی چەندە ڕۆڵ و چەندە کاریگەریانە نێوەوە باسم کرد کە پێویستە لەو تارە ئاینەکانیان زیاتر جەخت لە مەترسی و زیانەکانی مادۆش بەرەکان بکەن باسی ئەوم کرد کە لە ڕووی ئاینیەوە هەمیش لە ڕووی یاسایەوەڕێکە پێدراونێ بەڵام با تۆزێک وەکو دەڵێ ڕوونتر لەگەڵ یەکتر قسە بکەین ئەویش ئەوەیە کە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە ڕێگەی بۆردی دیژنەی باڵا بۆردی وتاری ئاینی وتاری مامۆستایانی ئاینی دادەڕێژێت دواتە هەفتانە وەکو ڕئوسی نوقات دەداوە مامۆستا ئاینیەکان دواتر ئەوان بەپێی شارەزای و بەپێی زانایی خۆیان حەدیث و فەرموودە و ئاەتەکانی قورئانی لەگەڵ باز بکەن بۆیە ئەوانیش وەکو دەڵێ نیمچە دەست بەستراون بۆی کە نەتوانن زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەن و ملزەمن بە ئەو بۆردی وتاری ئاینی کە بابەتەکانیان بۆ دیاری دەکات بەنسبەت ئەوەی کە ئافرەتان ئافرەت بەکاری دێنرێت وەکو ژمارە وەکو داتا ئافرەت زیاتر نییە لە پیاو چونکە دایم ئەوانەی کە ئێستا بەکارهێنەرێن پیاون بەڵام
بەداخەوە دیاردەیەک کە کاک عارفش دەیرە لە پرسیارێک ئاماژەی بۆ کردووە کە میدیا کاریگەری هەیەەوە بەتایبەتی ئەو دراما و ئەو فلیمە دۆبلاجانەی کە نمایش دەکرێن بەداخەوە ئافرەتانی ئێمە بە حکمیەوەی ناوی لێ دەنێن پێشکەوتنی کۆمەڵگا ناوی لێ دەنێن کرانەوەی کۆمەڵگا بەداخەوە ئافرەتی کوردی ئەوانەی کە پێشتر جگەرەیان دەچێشا ڕەنگە لە ژمارەیەکی زۆر سنووردار و دیاریکراوبان تەنانەت لە بەردەم منداڵەکانیان لە بەردەم کەسوکاریان شەریمان کرد بە ئاگەرجگارەشیان کێشابایە بەڵام ئێستا بەداخەوە کچەکانمان گەنجەکانمان دەیان بینین لە چێشتخانە و لە ڕێستورانت و لە شوێنە گشتەکان لەگەڵ دایک و باوک و لەگەڵ برا و لەگەڵ کەسوکاریان لەگەڵ مێردی خۆیان بە ئاشکرا نێرگەلە دەچێشن و ڤایپیان پێ و لە ناو جەنتایان و وەکو ئەوی کە مامۆستا باسی کرد وەکو مەدالەیەک لە دەستیانە کە بەداخەوە ئەمە کاریگەری زۆر خراپ و زۆر نەرێنی لەسەر کۆمەلگا دروست دەکاوە دوجار کۆمەلگا بە ئاراستە و بە ئاخارێکی دیکەدا دەبات ئەوەی کە مامۆستا دەزا باسی کرد وەڵام من دەتوانم وەکو معلومە لێ وەربگرم چونکە زانیاری 100% لەسەر ئەو بابەتەنێک کە جەنابی باسی کرد و ئەم بابەتێکە بەڕاستی جێگەی هەڵوەستە لەسەرکردنە بەڵام ینی معلومە لە هەولێریش لە قوتابخانەکان حەبی هۆشبەر لە ناوەندەکانی خوێندن لەلایەن قوتابیانەوە دەستی بەسەر داگیراوە بەڵێ ئەوەی کە باسی کرد کە لە چاکسازیەکان بۆ ئێمە باسی ئەومان کرد دووبارە دەڵێمەوە ئەو سنتەری چاکسازی و بابەتانێک کە باسمان لەسەر کرد زۆر گرنگە باخیان پێ بدرێت من ئیزافەم نییە لەسەر قسەکانی کاکتۆر مستەح دەستخۆش دەکەم و ئەو بابەتی کە باسی کرد مادەی هۆشبۆر وەڵا پێشنیارێکی زۆر جوانە بەڵام هۆشگۆر بەڵام بڕوا بکە ماوەسامە ینی چۆنەڵێ زمانی ستاندارد مادەی هۆشبەری بەکارهێناوە خۆزگە بمان توانی باە بیگۆڕین دەترسین دوایە بیگۆڕین وەکو حاڵەتەکانی دیکە ئەوەی کە زۆر زار لە میدیا هەندێک خۆی لە کاکتۆر ڕەنگە زانیاری لەم بارەی و باشترە بێت دەڵێن هەڵەی باو باشترە لە بەکارهێنانی هەڵەی ناباو واتە ئەگەر هەڵەیەک باو بوو بێ لەنێو کۆمەلگا ڕاستیشی بکەیتەوە ڕەنگە لێت قبول نەکرێت وەکو ئەو زاراوەی کە کاژمێر و کاژێر کە لە ڕووداودا بەکاریان هێنا تاوەکو ئێستاش مشتومڕی لەسەرە ڕەنگە کاژێرەکە تەواوتریش بێ بەڵام هێشتان پێمان قبول نەکراوە لەنێو کۆمەلگا سپاس بۆ کار دەستەکان خۆش وڵا عارف دوو پێشنیاری هەبوو هەردووچی زۆر گونجاو بوو لە کۆمنت نووسی بووی یەکیان ئەگەر بکرێ ئەنگۆ کوڕێکخراویان هەر لایەنێک وەکو پرۆمۆیەک ڤیددیۆیەکی با بڵێن هۆشیاری بڵاو بکەنەوە لەسەر نیشانەکانی کەسی توش بوو ئاڵوودەبوو بە مادەی هۆشبەر و بەردەوام وەکو ڕیکلام لە دەستگاکانی ڕاگەاندن هەبێ ئەگەر کەسێک ئەو نیشانانەی هەبوو بەڕای ئێمە ینی ئەوە توش بوویەکی مادەی هۆشبەرە ئەوە یەک لە پێشنیارەکانە دەکرێت وەکو پرۆمۆیەک ئامادە بکرێت چ ئەنگۆ کوڕێکخراوی تایبەت بە هۆشیاری با بڵێن بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لەگەڵ دەستگاهی ڕاگەاندن تۆمار بکرێت کە مادەی هۆشبەر توشبووەکەی با بڵێن چۆنە نیشانەکانی چین نیشانەکانی ناسینەوەی ئەوە یەک دوو ئەوەی کە باسی درامای دەکرد دەڵێ دراما دروست بکرێت زنجیرە دراما لەسەر کاریگەری خراپەکانی مادەی هۆشبەر و بۆ هۆشیارکردنەوە کە ئەو درامانەیان ئەو شوێنانەی کە پێوەستن بە بەرهەمهێنانی دراما و فیلم و یان کورتە فیلم لەسەر ئەو بابەتە کە هەردوو پێشنیار ئەمە پێمان وایە بەڕاستی زۆر گرنگ و لە جێ خۆیەتی یەک کەس دەستی بەسکاوی وەردەگرین کاک نەوزاد فەیضی جەمیل نووسرایە ئەگەر مامۆستا نەوزاد بە کورتی فەرموو دەستخۆشی لەم بڵێ دەستخۆشی لەمو لایەک دەکەم بەڕاستی بابەتێکی گرینگە بەڵام ئەمە زیاتر هەموو بەزار ئەو قسە دەکەین بەڵام دەبینین لە ئایندەدا تەشەنە دەکا و زیاد دەبێ و تجارەتی پێدەکرێ و یعنی بەڕای من لە سەرەوە نیەت نییە یعنی زیاتر ئەگەر لە سەرەوە نیەت دەبی ڕێگرێشی تەواو بکرێ یعنی لەسەرەوە بەحاسبە بکرێ محکەمە بکرێ ئەو شتە کەم دەبتەوە زیاتر ئەوانەی خوارێ دەبنە قوربانی نەگەوە زیاتر لەسەرەوە ئیشەکە زیاتر دەکرێ نەک لە خوارێ ئەگەر بێت و لە بر بکرێ لەسەرەوە یانە هەر کەسێک ئاشکرا بێ یعنی بە توندی دادگە دژی بەوەستەوە ئەو حالەتە کەم دەبتەوە زیاتر بەڕای من ئەوە
دەست خۆش مامۆستا نەوزاد زۆر سوپاس. کاک بەختیاری شێک دوو خاڵی نووسی ئەویش دەخینمەوە کاک سەرمەند دوای جەنابەت دەست پێ بکە. کاک بەختیار دەڵێ وەکو دەروونناسێک پێم وایە یەک ئەو مادانە بەڕاستی بەهێزترین سەرچی لە ناوبردنی کۆمەلگایە، زۆر جار گەنجەکان ولاوەکانجی دەدەی ئەو بابەتە بۆیە پێویستە وەزارەتی پەروەردە و تەندروستی لەسەروی هەموو بابەتەکانەوە بێت لەلایەن نەک بڵێ مەجالی ئەوە نییە کە دابنرێت. دووەم کاتێککە باسی ئەو بابەتە دەکرێت هەوڵ بدەین هەر یەک لایەنی ئیجابی باس نەکەی یان ڕێگەی لە بۆ خۆش نەکەی یان وەکو نەبێتەوە شارەزابوونی کەسەکان لەسەر چۆنێتی بەکارهێنانی دەستکەوتنیشی باس نەکرێ باشە، ئەوە لە جیاتی چارەسەر ئاکتوز دەکاتن. لە تەندروستیشدا خاڵی کۆتایی دەڵێ هۆشیاری هەیە و پەرەپێدان هەیە و چارەسەر هەیە. زۆر گرنگە کار لەسەر پەرەپێدان بکرێت، هۆشیاری بەس نییە بە تەنها چکە چارەسەریش تێچوو ئەرچی زۆرە. ئەو قسەکانیەوە فەرموو جەنابەت چدا. دەست خۆش. وەڵا ئەوەی لەسەر قسەکانی کاک نەوزاد کە باسی کرد نیەت نییە بۆ چارەسەر لەسەرەوە. وڵا ئێمە بە حکمی ئەو بڵێن ئەو پەیوەندی کە لەگەڵ دەستگا ئەمنیەکان هەمانە لە ئاسایش و لە پۆلیس نیەتی زۆر باش هەیە بۆ چارەسەر لەسەرەوە. من بە تایبەتی ینی خودی جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور هێزە ئەمنیەکانی دەستکراوە کردو بۆی کە ئەگەر کەسێک لە ئاستێکی باڵا بەرپرسیارەتی حزبی حکومی سەربازی هەبێ بە بەڵگە بسەلمێنرێت کە ئەو کەسە باڵێن تێوەگلاوە لە بازرگانی کردن و مادەوەش بەر لە هەر ئاستێک دابێت ئیجراعاتی پێویستی لەگەڵ بکرێت و دەژیر بکرێت. بەڵام زۆر جار لێرە و لێ هەندێک قسە دەکرێت بڕوا بکە دوای بەجاداچوون ڕاستیەکان بەو شێوێنە. ینی تازە من یەک لە بابەتەکان بینیم کە باز لە تێکردنی مادەوەش بە لە نێو نێرگەلە دەکرێت لە کافتریایەکان یاخود لە شوێنە گشتەکان بە دوواداچوون کراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە چەندین کافیتریا و چەندین با بڵێن شوێنی گشتی ناوی هێنراوە بۆی کە مادی هۆشبەر لە فلانە کافیتریا ئاڵوگۆڕی پێوە دەکرێت لە فلانە کافیتریا لە نێو نێرگەلەدا دەنرێت. ینی بەڕێزان شارەزای زۆر باشیان هەیە لەسەر ئەوانی کە لەگەڵمانن لەسەر مادە هۆشبەرەکان. ڕەنگە غرامی هەر مادە هۆشبەرێک لە نزیکەی لە $10 کەمتر نەبێت. مادەی نێرگەلەیەک لە شوێنێکی گشتی ئەگەر بە 10,000 بێت ئەو کەسە چ قازانجێک دەکا یانە ڕووی مادەوە چی دەست دەکەوێت چۆن قازانج دەکات. ڕاستە ڕەنگە بڵێن ڕێگایەکە بۆ بڵاوکردنەوەی بەڵام دوای پشکنینی هەموو ئەو تووتنانێکە لەو شوێنانە هەبووە دەرکەوتووە کە بابەتەکە بەو شێوەیە نییە. ئەوەی کە مامۆستا باسی کرد بێگوبران من باسم کرد یەکێک لە با بڵێن ئامانجەکانی زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەوەیە کە هەوڵ بۆ تێکدانیان خود بۆ لێناوبردنی کۆمەلگا دەدرێت. باسم کرد وەکو چەکێک لە دژی کۆمەلگا بەکاردێنرێت. بێگومان زۆر جار ئەوەی کە ینی هەندێک توێژینەوەی باز لەوە دەکرێت کە من بۆیە لە بابەتەکانی جۆرەکانی تۆزێک بەپەلا ڕۆیشتم نەمویست زیاتر وەکو بابەتی تەشویقکردن یان خۆت بابەتی جوانکردن. من زۆر جار لە سمینارەکانی پێشتریش کە بە شێوەی ڕوبەڕوو پێشکەشی دەکەم کەمتر باسی جۆرەکان دەکەم و کەمتر ناوەکان دێنم بۆی خەڵک بە دوایدا نەگەڕێ چکە زۆر جار باسکردنی هەندێک بابەت ڕەنگە کاریگەری سلبی دروست بکات. بێگومان چارەسەر و پەرەپێدان پێکەوە هەنگاوی زۆر گرنگن و هەنگاوی هاوتەری بن پێکەوە ئەگەر هەنگاویان بۆ بندێت. ئەوەی کە مامۆستا کاک عارف باسی کرده بوو وەڵام من ئێمە لەگەڵ مامۆستا ڕەنجبەر پێشتر ڤیدیۆیەکمان دروست کرده بوو و مامۆستا هەوڵی داوە کە لە ڕێگەی میدیاکانەوە بڵاوی بکاتەوە. ئەگەر دووبارە ڕوخسەتم بدەن من سکرین شیر بکەمەوە. وەڵا ئەگەر ڤیدیۆکە هەبێ زۆر باشە چکە ڤیدایەتی باسمان کرد بەس نازەم دوای کاتنەوە وتێکی باش هەیە. جەنابەت هەر کۆهۆستی دەتوانی. ئەمە ڤیدیۆیەکەیە ئەگەر فول سکرینی پێی لە خوارەوە لە ڕێگەی هاوڕێی ئالودەمان دەواازەیەکی مەرگە سات و بەژیانی من چونکە مادەی هۆشبەر وای لێکردم دوور بووم لە دایکم و باوکم و هاوڕێ و دۆستەکانم
تووشی نەخۆشی و تەنگەنەفەسی و خەمۆچی و هەڵچوونی بەردەوامی کردم هەروەها لە دەستدانی کاری ڕۆژانەم کێشەیشتر بوو بۆ من هەرچی پارەم هەبوو لە دەستمدا بەهۆی مادەی هۆشبەرەوە تا گەیشتە ئەوەی پەنا بۆ تاوان ببەم و زیندانی بکرێن ئەم ڕۆژانەی پێدا تێپەڕێم بۆ من وەک دۆزەخوا بوو چونکە هەمیشە لە ژوورێکی تاریک بووم بە دوورکەوتنەوەم لە مادەی هۆشبەر ژیانێکی نوێم دەست پێ کردەوە داوا لە ئێوەش دەکەم چارەنووسی خۆتان لە ناو مەبن دوور بکەونەوە لە مادەی هۆشبەر سپاس دەست خۆشە ڤیددیۆ زۆر پێویستە بەردەوام بەڕاستی لەسەر شاشەکان بێ هەم لایەنە خراپەکانی هەمیش دەست پێکردنەوەکە کە ئومێدێکە بۆ ژیانی دواتر ئێمە زۆر سپاس دەکەین دووبارە مامۆستا سەرمەن ساعاتێک و 35 دقەیە لەسەر خەتین لەگەڵ بەڕێزان بەڕاستی بابەتێکی گرنگ پێویست هەنووکەیی هەروها بەرچاوڕوونێکی زۆر باش بوو دەربارەی جۆرەکان و دەربارەی کاریگەریەکانی نەرێنی بە تایبەتی لە بوارە جیاجیەکان هەروها سپاس بۆ بەشداربووانیش سپاس بۆ پێشنیار و چارەسەرەکانش کە لای بەڕێز خران ڕوو سپاس بۆ بەشداربووانی بەڕێز کە ماوەی ساعاتێک و نیم زیاتر ساعاتێک 35 دقەیە لەگەڵمانن کە ئەوەش بەرۆشی و خەمخۆری ئەوان پیشان دەدا بۆ ئەو پرسە گرنگە سپاس بۆ پێشنیارەکانیان سپاس بۆ پرس و سەرنجەکانیشیان کە بۆ ئەوەی دەوڵەمەندکردنی زیاتری بابەتەکە وەکو لە سەرەتاش باسمان کرد بابەتێکی وها درەڕەهەند و فرەلایەن ناتوانانی حەقی خۆی بدێ بە هەموو لایەنەکانی ڕەنگە پێویستی بە چەندین وێبینار و چەندین وەرکشۆپ و سیمینار و تەنانەت نووسینیش هەبێ بۆ ئەوەی بتوانانی حەقی خۆی بدەیت بەڵام خۆ دەبێت لە هەنگاوێکەوە دەست پێ بکەیت ئەوە هەنگاوێکی گرنگ بوو کە دەکرێت لە داهاتووشدا برادران مامۆستا سەرمەند و برادرانی تر لە ڕێکخراوی تایبەت بە هۆشیاری مادەی هۆشبەرەکان ئەگەر هەر پەیامێکیان هەبوو ئەمە لە لای خۆمان دەتوانین بۆیان بڵاو بکەینەوە هەروە ئەگەر ئەو ڤیددیۆش لە بۆمە بنێری ئەمە لە پێیجەکانی خۆمان دایدەنێن وەکو بەرچاوڕوونی وەکو ڕکلامێکی بێ بەرامبەر لە فەرهەنگی زاریش دایدەنێن بۆ ئەوەی خەڵکێک کە بینی سوودی بەوەربگرێت ئەمە بەناوی ئەکادمیای مەگامایند پلس بەناوی ستافی بۆ بەخشی ئەکادمیا زۆر زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەو کاتەوە بۆ پێشکەشکردنی بابەتەکە ئەگەر جەنابەت وشەیەکی کۆتایی تێفەرمێ دووبارە زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەو برابەڕێز و خوشکە بەڕێزانەی کە وەکو ستافی تەکنیکی لەگەڵ بەڕێستان کاریان کرد سپاس بۆ بەشدار بووان سپاس بۆ سەرنج و تێبینی و پێشنیارەکان جەنابەت باست کرد لە سەرەتاش ئاماژەمان پێکرد کە ئەم بابەتە فرەڕەهەند و فرەلایەنەیە ڕەنگە نەتوانین لە لایەکەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین حەقی هەموو لایەکانی دیکە بدەین هەموو سەرنج و تێبینەکانی ئەو بەڕێزانش لەسەر ئەو بابەتە بوو کە لەو باسییان کرد ئێمە دیارە نەچوین ئەو بابەتێک کە ئەوان پێشنیاریان بۆ کرد جەنابەت باس کرد قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆری دەوێت وە کاتی زیاتر و ڕەنگە پێویستی بە توێژینەوە بە قسەکردنی زیاتر و بە سمینار و وێبیناری زیاتر هەبێت ئێمە سوپاسی پشتیوانی بەڕێستان دەکەین سوپاس بۆەوەی کە وەکو دەڵێ دەرگاتان بۆ ئێمە کراوەیە بەو شێوەیەکە هاوکارمان بن و سپاس بۆی کە بێگومانە و ڤیددیۆیە بۆ بەڕێستان دەنێرین و مای دەستخۆشیەکە بەڕێستان لێ خۆتان بڵاوی بکەنەوە من دووبارە دەستخۆشی و سپاسمەیە داوا لێبوردن دەکەم ئەگەر نەمتوانی بێت لە شوێنێک بۆ پێویست ئاماژەی پێ بکەم و ڕەنگە دووبارە بە حکمی فراوانی بابەتەکە ڕەنگە نەمتوانی بێت دەست بۆ هەموو لایەکان ببەم و حەقی تەواو بۆ بابەتەکە بدەم و داوا لێبوردن دەکەم لە هەرکەم و کوڕێک و دووبارە زۆر سپاس زۆر زۆر باش و دەست چاوت خۆش بەڕێزان لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو بابەتی گرنگمان بۆ مانجی ئەیلولیش ئامادە کردووە کە پەیوەست هەم بە تەندروستی و هەم بە پەروەردە و هەم بە ڕاهێنانن لە نزیکترین کات ئەوانش بڵاو دەکەینەوە بابەتێکمان دەبێت لەسەر هاوڕی ڕخنەگر و سەرپەرشتیار بە تایبەتی کە واخەریکە قوتابخانە و ناوەندەکانی خوێندن دەکرێنەوە بابەتێک لەسەر تەندروستی ئامادەمان کردووە هەروەها بابەتێکیش لەسەر تاک و لەسەر با بڵێن ڕاهێنانش واخەریچین بەرنامە بۆ دادنێن لەسەر زمانی جەستا کە پێمان وایە ئەوژ گرنگە دووبارە زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک و شەوێکی شاد و ئاگاداری خۆتان بن سەلامەت